سڵاو بینەرانی کەناڵی هیوە ئەم کاتان باش لە بەرنامەی ئەمڕۆدا باسی بابەتێک پێشکەش دەکەین بە ناوی سەرەتا یادی ئەنفال چۆن دەکرایەوە لە دوای ساڵی 91دا کە 3 ساڵ بەسەر تاوانی ئەنفالدا تێپەڕی بوو. سەرەتای یەکەم ساڵ کە ساڵی 91 بوو کەوتنێ ناو کۆڕەوەوە یادی ئەنفال نەکرایەوە لە کۆڕەودا. ساڵی دووەم لە ساڵی 92دا دیسان پێش یادی ئەنفال کەوتنی ناو بانگەشەی هەڵبژاردن و شەڕی سیاسەتەوە. کۆمەڵێک گەنج لەو کاتەدا نامەیەک دەنێرن پریڤاتێ دەکەن ئەڵێ ئێمە ساڵی 92 یادی ئەنفال بۆ یەکەم جار لە شانەدەر کۆمەڵێک دەیکەنەوە 3 نەفەرن ناوەکانی خۆیان ناردووە بۆم. ئەڵێ خۆم ناوی مستەفا زەنگەنەیە، کاک عەلی کارێزە، گەنجەکەش عادل ناسە سەعید دارایە. ئەمەش وێنەکانیانە. لەو کاتەدا لە ساڵی 2013ەوە ئیتر جم و جۆڵ یادکردنەوەی ئەنفال، گرنگی پێدان بە یادکردنەوەی ئەنفال دێتە پێشەوە. کۆمەڵێ خەڵک لە سەرەتاوە بە گەرم و گوڕی دێنە ناو ئەم بابەتەوە، بەشداری لە یادەکانەکەن، ڕێشی دەخەن، هەوڵەدەن تا وەزعەکە دەڕوا 15 ساڵ دواتر حکوومەتی هەرێمی کوردستان دێت بە فەرمی ئەو ڕۆژە ڕۆژی 4 و ڕۆژی ئەنفال دەناسێنێت. ماوەیە لەمە پێش لە ڕۆژنامەی کوردستانی نوێ بە ڕێزێک بە ناوی تەیب جەبار ئەڵێ چۆن 4 کرا بە ساڕۆژی ئەنفال. ئیتر ئەو دەدەڵێت تاسا هیچ کاتێک دیاری نەکراوە بەرزڕاگرتنی یادکردنەوەی ڕۆحی ئەنفال کراوان. ئەو دێت ساڵ دەستپێشخن ئەڵێ دەستپێشخەرەکە کاتە ئەستۆی کاک محەممەد شاکەلی دەڵێ ئەم پێشنیارە ئەو بووە، بەڵام دیارە بابەتەکەی بە ناونیشانی 4 چۆن کرا بە یادی ئەنفال. منی شەر هەمان بابەتم بۆ هەمان ڕۆژنامە نووسی بوو پێش ئەوش نردبووم، دوای بابەتەکەی من ڕەفز کرایەوە، ویستیان هەندێکی لێ لادەن و کلکوگوێی بکەن ئەو بابەتی کە پەیوەندی بەوە بوو لایدەن، ئیترەوەی ئەو بڵاو بووە. بەڵام ڕاستەکەی چۆنیە؟ ئایا ئەمە ڕاستە؟ لە کاتێکدا کۆمەڵێک گەنج لە گەرمیان لە ناو ئۆردوگای شانە دەریەوە دەڵێن ئێمە یادماگرێت چەنە یادەکەی ئەوانیش لافیتە و بەیاننامە و هیچ شتێکی فەرمی تێدا نەبووە، لە هیچ شوێنێکی لە هیچ کەناڵێکی ڕاگانیش بڵاو نەبووتەوە. بەڵام وێنەیەکیان بڵاو کورێتەوە دەڵێ ئەمەش لە 15 92دا یادی ئەنفال ماکرێتەوە. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە کۆمەڵێک چالاکوانی ئەو کاتە سەرەتا یادکردنەوەی ئەنفالەکان لەم بەرنمەیە بەشداری دەکەن. فایزەخان، کاکتە هامامشەیی، هاوڕێ شێخ سدیق کە وەک نووسەر و چالاکوانی جینۆسای تا ئێستا کەش بەردەوامە. سەرەتا دێمە لای فایزەخان، ئێوە سەرەتا چۆنی ئەم یادەتان دەکردەوە؟ چۆن ئەم بیرۆکەی هات بە مێشکتاندا؟ بە ناوی چیەوە ئەم یادەتان دەکردەوە؟ درود. بەڕاستی بیرۆکەی یادکردنەوەی ئەنفال بیرۆکەکە بەس یادکردنەوەی ئەنفال نەبوو، ئەوەی ئێمە مەبەستمان بوو. بەڕاستی لە سەرەتایە بەس خۆم و نەجمەدین فەقێ عەبدوڵڵا بووی بیرمان لەوە کردەوە کە تا زووە فریای ئەوە بکەوین، چونکە زۆربەی ئەوانەیەکەوە لەو کارەساتای ڕزگاریان بوو خەڵکە بە تەمەنەکە بوو. ئیتر دەستماندایە ئەوەی کەوا چۆن شتێ بکەین بۆ ئەوەی بە دۆکمنت ئەم کارەساتە کۆ بکەینەوە. پرسیارێک، تۆ پێشتر بیرۆکەت کردویان کاک نەجمەدین بیرۆکەکەی کردەوە؟ نا، بەڕاستی نەجمەدین بوو. بەڵێ فەرموو درێژەی پێ. بەڵام کە بیرمان کردەوە چۆن بیکەین، بیرمان لەوە کردەوە کەوا ئێمە فۆرمێکمان هەبیە، ئەوەی یارمەتی دەربوو بۆ فۆرمەکە. من چووم فۆرمێکی ئیحسای ساڵی 87م پەیا کرد. لە 87 حکوومەتی عێراقی هینێکی کرد، با بڵێن سەرژمێریەکی کرد، ئەو فۆرمەم پەیا کرد، استیفادەمان لەو فۆرمە کرد بۆ ئەوەی ئێمە فۆرمی کۆمیتەی بەرگری لە مافی قوربانیانی ئەنفالی پێدابڕێژین. پاشان دوای ئەوەی فۆرمەکە یعنی شتە زەروریەکانمان لێ وەرگرت بە هەردوو دیوەکە، لەبەرەوەی ئێمە زۆر کەم دەرامەت بووین لەو کاتەیەوە، ئەزانن نەوەتەکان
هیچ ئیشوکارێک نەبووین نەبوو فۆرمەکە ئەمدی و ئەودی بوو فۆرمەکەمان چاپ کرد بەوەی کەوا 4,000 دینارمان لە کچەپورێکی خۆم وەرگرت بە قەرز ناوی شلێر فەتاحە چکە عەفوان ئەم شتانەوەکو بەڵگەنامە دەمێنێت کە یەکێ لەو کاتیا 4,000 دابێت ئەبێ خەڵکەکە بزانێت چییە بووە بۆی بەڕاستی شلێر فەتاح بوو و ئەو پارەکەیدا پێمان بە قەرز بۆ ئەوەی ئێمە بەو کارە هەستی پاشان داوامان کرد لە هونەرمەند خوالێ خۆش بوو ئاری بابان کە لۆگۆکەمان بۆ بکە ئیتر ئەویش هەوڵیدا لۆگۆیەکی بۆمان دروست کرد و بە خۆبەخشانە لۆگۆکەی بەڕاستی بۆمان دروست کرد بۆ ئەوەی بەشێک بێرەم کارێکەوە ئێمایکەی پاشان ئیتر دەستمان کرد بەوەی کەوا ئێمە چۆن کۆمەڵێک کەس هاتنە پێشەوە یەکێ لەو کەسانە کاکتەها بوو هەروەها خوشکێک بەناوی ڕووپاک خان بوو چنوور خان بوو بەناز خان بوو کە مێردەکەی ناوی کاک دڵشاد بوو دوای ئەوە مەلا ڕەحیم و هاوڕێکانی لە گەرمیان هاتنە پێشەوە چەند برادێکی تر لە تەقتەق و هەروەها لە بەڕاستی زۆر داوای لێبوردنیان لێکەم لە گۆبتەپە و دەوروبەری هاتنە پێشەوە خۆم چەند سەردانێکی دارەتون کرد لەگەڵ برادەرانە پاشان پێویستمان بەوە بوو کەوا ئێمە خۆمان بناسێنین بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتە دکتۆر ڕۆژنووری شاوەیز جێگری سەرۆک وەزیران بوو لە هەمان کاتیشا پۆستی وەزیری ناوخۆشی وەرگرت بوو لەگەڵ برادێکە سەفەرمان کرد بۆ هەولێر سەفەرەکەمان بۆ هەولێر بۆەوەی ئەرک نەخرێتە سەر کەسە و هەروەها ئەرک نەخرێتە سەر کۆمیتەکە بەوەی کەوا ئەو 4,000 دینارە بە باشترین ڕێگا بڕواتان بێ هێلکەمان کوڵان بۆ ئەوەی کێشوی ڕێگامان بێت و بە پاسی کۆستە ڕۆشتێک بۆ هەولێر لە هاتن و گەڕانەوەی لە هیچ کەی چوون ساڵی چەند بوو ساڵی 92 بوو 92 بوو 93 بڕوات بێ بزەبت مێژەکە نایەتە بیرم ئیتر چوین لەگەڵ دکتۆر ڕۆژنووری شاوەز دانیشین شتەکانمان هەمووی خستە بەردەستی ئەوەشم خستە بیری وتم دکتۆر ئێمە بەو شێوەیە دەستمان پێ کردووە حتا تعلیقێکیشی داوتی زۆربەی کادرەکانتان لەواچی یەکێتی بن وتم زۆر مەمنونتە بم ئەگە 100 کادری ئەو هەم بدەیتێ بەڵام پارتی بن و لە ناوچەی باجینان و ئەوینانە لەگەڵم کار بکەن مەمنونتە بم ئەگەر ئەوە لەگەڵ بکەی ئەوە بە خۆبەخشانە ئیش بکەین ئێمە کەسمان وەکو حزب کار ناکەین هەمومان وەکو کەسان و خزمانی ئەنفال ئیشەکەین بەڕاستی لەوێ دکتۆر ڕۆژنووری شاوەز باسی 4,000ەکەم بۆی کرد 4,000 دیناری دا پێمان دوای ئەوەی 4,000ەکەی دا پێمان ئەوە بۆ هۆکارێک بۆ ئەوەی چکە ئێمە پێویستمان بە فۆرمی زیاتر بوو پاش فۆرمەکە پێویستمان بەوە بوو کەوە وارسی ئەنفال هین بکەین یعنی دیاری بکەین بۆ وارسی ئەنفالەکان مۆرێکمان دروست کرد مۆرێکی تایبەت کەوە ئەمدی و ئەو دیوی کارتەکان کاکتەها ئاگادارە خۆمان ئەمان بڕی کارتی ڕەنگاوڕەنگمان کرد بە جۆرەی ناوچەکان بۆ ئەوەی جیای بکەینەوە کارتەکان بڕواتان بێ شەوی وا هەبوو ئێمە هەتا 4 بەیانی لە مۆرکردنی کارتەکان بوون بۆ ئەوەی بەیانی حاضر بێ برادەران بیبن بۆ ناوچەکان و هەروەها کارت بۆ کەسوکاری ئەنفالەکان بکەن ئەمە بووە هۆی ئەوەی کەوا ئێمە ئەو 4,000 دیناری وەرمان گرتووە بیگەڕێنینەوە بۆ ئەو کەسەی کەوا قەرزەکەمان لێ وەرگرتووە پاش ماوەیەک پێویستمان بەوە بوو کەوا خۆمان بناسیێنین یەکەم تەلەڤیزیۆن کە چاوپێکەوتمان لەگەڵی کردوتمان بوو ئەوەی یعنی هیچ نەبێ مۆرکی یەکێتی بوون یا پارتی بوون یا هیچ لە تیڤی کوردستان کردم ئەو وەختە لە سەرا بوو مامۆستا کەمال هەنجیرە بەڕێوبەری بوو ئیتر چاوپێکەوتنێکیان لەگەڵمان کرد لە چاوپێکەوتنەکەی ڕاستیەکانم بەبێ ڕووتوشکردن هەمووی خستە ڕوو بۆ بەیانی پیاوێکی جوانی کەڵەمێرد هاتە سەردانیمان پیاوەکە هات وەزعی کۆمیتەکەی بینی ئێمە چۆن ئیشەکەین 4,000 دیناری هێنابوو پیاوەکە وتی دوێنێ شەو خوشکم بینیوە کەوای قسەی کردووە من ئەم پێنجشەمە ڕۆژەکە 4شەم بوو پێنجشەم شایی کوڕەکەمە بە کوڕەکەم و تۆ خەڵک ئاوا ئیشەکات بۆ ئەنفالەکان
تۆش شایی و لۆغانە جێڕیت شەرمەزاریە ئەگەر ئێمەوە بڕوات بێنایەتە بیرم هیوادارم جارێکی تر چاوم پێ بکەوێ خۆزگا ئەم چاو پێکەوتنەیە بینی کاکتەها ئاگاداری ئەمەیە هەروەها برادرانی ترش ئاگاداری ئەمەن ئەتر پیاوەکە 4000 دیناری بۆمان هێنا ئەو 4000 دینارە بەڕاستی بۆ ئەفۆن قسەشەکەیت ئەو کۆمیتەی ئێوە ناوی چی بوو دەستەی سەرپەرشتیار سەرپەرشتی چی هەبوو کۆمیتەکە کۆناوی کۆمیتەی بەرگری لە مافی قوربانیانی ئەنفال CDIVR Committee for Defending Anfal Victims ئەیتر ئێمە کە ئیشەکانمان کرد بوو هۆی ئەوەی کەوا خەڵکی لادیەکان زۆر ئێمە بناسن ئەمە دەنگدانەوەیەکی لە ناو ڕێکخراوەکانە پەیا کرد بە تایبەتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەیتر هەندێک ڕێکخراو سەردانیمانیان کرد ئەو ڕێکخراوانە کە سەردانیمانیانە کرد بەڕاستی کە ئیشەکانیان نەبینی بۆ نمونە من لە چەند شوێن لەگەڵیان نەچووم ئەچوینە گوندێکە سێرتەکرد خوشکوبرایەک دانیشتوونە کە باسی ئەنفالبانە کرد مثلەن ئەیانوت 19 ئەنفال هەیە ئێمە ئەمانەوت نەخێر 19 نیە 17ەیە بووە لەبەرەوەی باوکو و دایک قسەیانە کرد یا خوشک و برا قسەیانە کرد باسی یەک ئەنفالیانە کرد بەڵام بە دوو کەس ئێمامانەوت فلان و فلان و فلان و فلان کەسە و ئایا وایە و ناوی مناڵەکانی و خێزانی و هەموو شتێکمانەدا ئەمە جۆرە ڕازگۆییە و متمانایەکی پەیا کرد بەوەی کەوا ئێمە زۆر ڕازگویانە ئیشەکانمانە کرد خەڵکی لادێکەشیانوت بەڵێ قسەکەی ئێوە ڕاستە بۆ هۆی ئەوەی کەوا ئەم ڕۆژنامە نووسانە یاخود ڕێکخراوانە بۆ داتا چکە ئێمە لە سەرەتاوە خۆمان یەکلایی کردەوە نابینن لایەنێک بۆ ئەوەی خەریکی کۆمەککردن بین تەنها ئێمە ئەبینە لایەنێکی داتا کۆکەرەوە و هەروەها بۆ دۆکۆمنتکردنی کارەکان ئیتر کارەکانمان بەو شێوەیە ڕۆژ بەڕاستی کۆکردەوەەوە داتاکان چی بوو فۆرمەکە 8 زانیاری تایە خایناگەشت لە ئەنجامێک ژمارە ئەنفال چەنە بۆ نمونە بابن ئەمەد بۆ ڕوو بکەمەوە ئێمە ئەنجا دوای ئەوەی کەوا ژمارەیەکی زۆرمان هین کرد ژمارەیەکی زۆرمان کۆ کردەوە دەستمان کرد بە چی بۆ کوبلێ پۆلێنکردن پۆلێنکردنەکە لەسەر ئەساسی چی بوو مشتومڕێکی زۆرمان هەبوو بە گۆرەی قۆناغەکانی ئەنفال بیکەین یاخود بە گۆرەی ناوچەکان بیکەین بینیمان ئەگەر بە گۆرەی قۆناغەکانی ئەنفال بێت بەهێزترە بێت بۆچی چکە ئێمە زۆر جار باسی قۆناغەکانی ئەنفالەکەین پێویستمان بەوە بوو دۆکمنتی تر کۆ بکەینەوە یەکێ لەوانە دانپێنانی حکوومەتی عێراقیە بە پرۆسەی ئەنفال خۆم شخصی خۆم چوون بۆ لای براکەی تەحسین نامیق یاسین تەحسین نامیق نا تەحسین پورزەکەی کۆمپانیای فاروق تەحسین براکەی ناوی یاسینە مدیری مەکتەبەی سلێمانی بوو چوم هەرچی جەریدەی سەورە عێراق ئیتر ئەو ڕۆژنامانەی کەوا باسی پرۆسەی سەورە و ئەمانە هەموویم کۆ کردەوە ڕۆژ بە ڕۆژ کەوا باسی پرۆسەی ئەنفالیە کرد ئەوانەمان هەمووی هێنا و تەسویرمان کرد و نسخەمان لێی دەرکرد و ئیتر ئەوانەش بەڵگەیەکی حاشان نەگربوون چەندین دۆکۆمنت لە ڕەبایە و هینەکان دەستمان کەوتبوو ئەوانەشمان هەمووی هەبوو حتی تەنانەت خەریتەی هێرشکردنەکانیشمان هەبوو لە کاتی کە ئێمە ئیشمانە کرد زۆر برادەری دڵسۆز بۆمان هێنا ڕۆژێکان کاک عاسی جانی ئارام ئەو سەردانیمان کرد عاسی کە مناڵەکانی کە چووە قەسری جمهوری و داوای بابلین چارەنووسی مناڵەکانی کردو بە ئاشکرا پیان وتبوو لقد فقدت عائلتك في عملية الأنفال البطولية أو دوكومنتشي بۆمان هێنا ئیتر کۆمیتەکە بووە بۆی ئەوەی کەوا ئەمجا ئەنفالەکان خۆیان هاتوو چۆمانیانە کرد ژنان لە بابلین لە شارە زوورەوە لە ئیجازەتان دەرکرد بوو نا هێشتا ئیجازەمان دەرنەکرد بوو بەڕاستی ئێمە ئەو کارانەمانە کرد بەڵام سەردانەکەمان بۆ لای دکتۆر نووری شاوەیز بوو ئەوە بووکەوە ئێمە ئۆکەیەکمان بداتێ ئێمە ئەو ئۆکەیمان لێ وەرگرت هەتاوەکو با بڵێن خەریکی پرۆسەی هینەکە بین
کارەکە بەو شێوەیە بەردەوامیەکی وەرگرت تاوەکو با بڵێن قۆناغەکانمان جێکرد لە کاتی جیاکردنەوەی قۆناغەکانە هەمومان دانیشتبووین لەسەر عەرز دانیشتبووین سێرمان کرد کاکتەها شایەدێکی با بڵێن شاید حاڵێکی ئەو کارەیە بینیمان لە چواردەی چوارە لە ملە سوورەیە بە تایبەتی چونکە ئەوانەی لە سەنگا و لە حەبتەنانەت ئەوانەی لە قەراقش لە قۆناغی دووەمی ئەنفال هەڵات بوون و هەمووی ڕوویان کردبووە گەرمیان بۆ دەرباز بوون هەمووشی وایان لێکرا یعنی بە زۆر وایان لێکرا کەوا ڕوو بکەنە ملە سوورە لە ملە سوورە زۆرترین گرتن و دەستگیرکردن و هەروەها با بڵێن بردنیان تەنانەت بە زۆربیان بە تراکتۆرەکانی خۆیان یاخود بە زیری عەسکەری و بە سیارەی عەسکەری بران بۆ قۆرەتوو ئەلەوەیە ئەمە بەڵگەیەک بوو بەدەستمانەوە کردمانە پێشنیار بەڕاستی یەکێک لەو کەسانەی پێشنیازی کرد بە یعنی نەبێ خۆم بووم وتم نەجمەدین ئەمە گەورەترین شتەکە کردومانە چکە ئەمە نە لە قۆناغی یەکەمان بینیمان لە هیدۆڵی جافەتی نە لە قۆناغی دووەمە کە قەراخ و هەڵەبجەی شەهیدی گرتەوە ئەم ژمارە زۆرەمان نەبینی کەوا دەستگیرکردنی تیابێت و بردبێتان حەقە ئەمە بکەینە ڕۆژی ئەنفال ئیتر دامان نە هەتاوەکو پرۆسەی پۆلێنکردنی بە ناوچەکانی ترجیا بکەینەوە بەڵام دوایی دەرکەوتکەوە لە چواردەی چوارە لە ملە سوورە بە تایبەتی گەورەترین ژمارەی دەستگیرکردن بۆ ئەمە بۆ خۆی بووە سەرەتایەک بۆ ئەوەی ئێمە فایزەخان بەڕێزێک بەلای ڕەحمانی خانی لە ژمارە 66 کوردستانی نوێدا لە ساڵی 92 پێش ئەو مێژووە ئەڵێت چواردەی چوار ئەکرێت ڕۆژی ئەنفال لە کوردستانە من وەکو پێم وتی بە جەنابەت من تاریخەکە بزەبت هین نازانم بەڵام بۆ ئەوەی بزانی بۆ چواردەی چوار پێویستت بە شتێکی دۆکمنتاریە یعنی ناتوانی مەسەلەن بڵێ لە خۆتەوە پێشنیازی شتێکی وا بکەیت احتیمالە ژمارە 66 ڕۆژنامەی کوردستانی نوێ بگەڕێ بەڵێ ئەزانم لە کاتێکە لەوانەیە من نازانم ئەو عوسمانە چکە ئێمە کاک عوسمانێکشمان لەگەڵ بوو ڕەحمانی خانی خەڵکی دەربەنی خانە وابزان مدیری سەدەکەی دەربەنی خانە ئێستاکە بەڕاستی من نازانم کێیە بەڵام ئەوە نەئەزانم ئێمە پاش ئەو هەموو دیراسەتە و پاش کۆکردنەوە و پۆلێنکردنی ئەو هەموو فۆرما ئەنجا ئەومان بۆ دەرکەوت ئەو بەڕێزە چۆن ئەوەی بۆ دەرکەوتووە چۆن زانیوێتی ئەوەیان ئەوە لای خۆیەتی و ئەتوانن لێ بپرسن بەڵام ئێمە تۆ ئەڵێ لە 92 ئێمە لە 92 تقریبا نیشەکانمان تەواوی بوو یعنی گەیشت بۆ ئەوەی کەوا ئێمە بگەینە ئەنجامێک بە تایبەتی لە قۆناغی سێمە سێمی ئەنفالە ئیتر دەستمان کرد بەوەی کەوا پێش ئەوەی ئێمە با بڵێن بیکەین بە پرۆژەیەک بڕیارماندا بەرنامەیەک بکەین لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ئەو وەختە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بوو کەناڵێکی لۆکالیش بوو بەرنامەیەکی تێر و تەسەلمان ئامادە کرد کاک هێمن چاوشین با بڵێن بێژەر بوو دەقەکانی ئەخوێندەوە کارێکی زۆرمان کرد چاوپێکەوتنێکی زۆرمان لەگەڵ ژنە ئەنفالە لەگەڵ ڕزگاربووانی ئەنفالا کرد وەکو حەماعەلی وەکو وابزانم کاک ئەنوەری ناو بوو برادێکی تر بوو عوزێر بوو وابزانم هەروەها ئەو وەختە تەیمور لێرە نەبوو هەروەها بۆ ئەوەی لە سوورە بە تایبەتی بکەین لەبەر ئەوەی منطقەکە با بڵێن زێدی جافەکانە پیاوێکی بە تەمەنی شارەزا لە هۆرەی جاف داماننا لە ملە سوورە هۆرەی جافی وت و تەسویر کرا بڕوات بێ بڕواناکەم کەس هەبێ ئەو بەرنامەی بینی بێ نەگریا بێ هۆرەیەکی خوێن بۆ بەیانی دەنگدانەوەیەکی بوو ینی ئەتوانم بڵێم بە سەدان کەس ڕوویان کردە کۆمیتەی ئەنفالەکان دەستخۆشی بە گریانەوە لێمانیان کرد وتیان
ئێمەتان بردە ناو کارەساتەکە. کاک تەها شایدی ئەوەیە بەرنامەکە یعنی سەدایەکی زۆری هەبوو لەسەر ئێمە تۆمارمان کرد لەسەر ئەو ڤیدیۆتێپەکانی جاران لەسەر ئەوە بوو، بەڵام نوسخەی ئێمە نوسخەمان هەبوو، نوسخەیەکی باشیش برایەکم لە سوید کە ئەو زۆر هاوکارمان بوو بە ناوی ئاریدیوان، ئەو کاری بۆمانە کرد لە سوید و یارمەتیشی بۆمان چەند جارێک نارد بە شێوەیەکی زۆر جوان با بڵێن تۆماری کردەوە. ئیتر نازانم نوسخەکە لای نەجمەدینە یا ئەتوانم بڵێم لای براکەم نوسخەیەکی ما بێتەوە، ئەوەیان بەڕاستی دڵنیانیم، بەڵام شتێکی زۆر جوان بوو لەو کاتەیە کردمان. پاشان چالاکیەکی ترمان کرد لە زانکۆی سلێمانی. لە زانکۆی سلێمانی ئەمجا شتەکانمان بە دۆکۆمنتار بە ژمارە، یعنی مەسەلەن بڵێن لە گەرمیان چەندە، لە توونی مەرگا ئەو داتایانە بەشێکی تیا هەیە، با بڵێن لە گەرمیان چی بووە، لە قۆناغەکانی ئەنفالی تر هەموویمان جیا کردبەوە بە داتا بە جۆرێ ئەو فۆرمانەی کەوا ئێمە کۆمان کردبوو هەمووی ڕوونکردنەوەیەکشی لەسەر بوو بووە هۆی ئەوانەشی کە با بڵێن لەسەر داتاکان بوون مناڵی ئەنفالەکان بوون، یعنی مناڵی ئەو کەسانە بوون باوچیان نەمابوو یا دایکیان نەمابوو، مناڵە ئەنفالەکان لەگەڵ ئێمە بوون، کاکتەهام لەگەڵ بوون، چنوورخانم لەگەڵ بوو، ڕووپاکم لەگەڵ بوو، نەجمەدین لەوێ بوو، خۆم لەوێ بووم. ئەو میوانانەی کە ئەجنەبی بوون من بە ئینگلیزی بۆیانم ڕوو نەکردەوە، ئەوانەشی بایم بوون، کوردی و نەجمەدین و تر برادەرانی تر کاکۆک و کاکا و ڕووپاک خان و چلور و ئەمان هاوکار بوون لەو بوو. خان دێمە بۆ لای جەنابەت، ئێستا چینە لای شێخ سیدیق باویش قسە بکات، دوای دێمە لای کاکە شێخ سیدیق. بە پێی ئەو بەڵگەنامانەی کە هەیە من ئێستا هەنێ شتان بۆ دەخوێنمەوە لە پەرتووکی تونی مەرێک کە بەڕێز کاک زیاد عەبدوڕەحمان نەجمەدین فێخاوڵان نووسێتی هاتووە CDAW لە ساڵی 93 هەمان ڕۆژی چواردەی چواری بە ڕۆژی یادکردنەوەی هەڕەشەکانی ئەنفال داناوە و یادی کردوێتەوە لە 2093. هەروەها دەنووسێت لە هەمان ڕۆژی سانەوە چواریش بە یادی ئەو ڕۆژە لە سنووری پارێزگای کردبوو لە گەرمیان یادی کراوە. پێ دەچێت ئەو ڕۆژە لە داهاتا بێتە یادی قڕکردنی بە کۆمەڵی گەلی کورد پەرتووکی تونی مەرگ لاپەڕەنەوە. لێرەدا نووسەر ئەگەرێکدا دەنێ بۆ بوونی ئەو ڕۆژە بە ڕۆژ یادکردنی قڕکردنی بە کۆمەڵی گەلی کورد نە بەکردنی بە ڕۆژی ئەنفال. ساڵی 94 لەژێر دروستمی دیاریکردنی چارەنووسی ئەنفالکراوەکان کۆمیتەی باڵای یادکردنەوەی ڕۆژانی ئەنفال لە یادی شەشەمین ساڵەی کارەساتی ڕۆژانی ڕەشی ئەنفال لە بەرنامەکانی بەعەز لە ڕۆژانی 14 و 15 چواری 94 زنجیر چالاکیێکی لە کەلار و سموت ئەنجامدا. لێژەی سەرپەرشتی یادەکە لەلایەن مەڵبەندی کەرکووکی یەنوک و هاوڕێیانی شوعی مەحەلی کەرکووک و یەکێتی و نەرمەندانی کوردستان سازرا بوو. کوردستان نوێ 18 چوار 94 ژمارە 663. لێرەدا لە جوابێکی ئەو کاک بەڕێزەی کە پێشتر ناوەکەیم هێنا ناوەکەیم لە بیرۆچوو تەیب جەباردا هاوڕێ ئەو برادەرەکەی خۆمان تا سلێمان ئەڵێت من و کاک شێخ سیدیق نوێنەر بووینە لەو کۆمیتێ. ئەو یادە چۆن چۆنی کرایەوە ئەگەر لە بیادت بێت چالاکیەکانتان چی بوو؟ چۆن وا ئێوەش لەو ڕۆژەدا ئەو یادەتەوە؟ کاگعلی دەستان خۆش، لە ڕاستیە پێم خۆشە بەر لەوەی بچینمە ئەوەی وەڵامی بۆ بەڕێز حەزەکەم یەکەیە کە بیڵێم لە ساڵی 88 کە ئەنفال من دوای 6 مانگ شعرم بۆ ئەنفال نووسیوە بە حکمەوەی کە دەرچووی ئامادەی کشت و کاڵی بەکرەجۆ بووم ئەساڵانە ئاهەنگیانە کرد چووم لەوێ پێشکەشی کەم اتحاد طلبە ڕێگان نەدا شعرەکەم فێنمەوە تووشی ئیشکالێتیش کرا. دوجار ئێمە کە دوای نەوەتویەک چۆنەڵێ ڕاپەڕینە بێ و ئێمە بە حکمی بارەگای حزبیمان لە سنووری مەدینە شۆڕش و تێکەڵ بەو خێزانانە هەموو ئەو ماساتانەی کە ئەمان بینی وەلەو پێشتریش لەو مەنتیقانە ئێمە تێکەڵاویمان لەگەڵ کەسوکاری ئەنفال و ئەوانە هەبوو ئەمازانی لە چێ معاناتێکاژن. دواتر
من بەر لەوەی بڵێن یادی ئەنفالەوەی کە بەڕێزت باسی کرد لە ساڵی 93 92 یانەوە زۆر تاکید نیم تاریخەکەم هەیە بەس ئێستا لە بەرم نییە جەریدەی ڕسمیە خۆمەرم گرتووە ئێستا بۆتانم خوێندەوە هەردووشی هەردوو بەروارەکە بە ڕفەرمی لە ڕۆژنامەی کوردستانی و ڕێگەی کوردستان دەرمێنەوە باسی شتێکی ترەکەم عالیجان ساڵی 92 کە لەلایەن کاعومەر بێبەشەوە مۆنومنتی ئەنفال لە گۆبتەپە دانرێ ساڵی دواتر وەلو مەراسیمێکی بۆ کرا پەردەلادان لەسەر ئەو مۆنومنتە کە بەڕاستیەوە جێگایەکی گەورە بوو هەدە 92 ئەو ئیشە کراوە ساڵی 93 مە هەموو بەشداری بووین لەوێت بەڵام کێ کردی ئەوە هەموو گەنج و خەڵکی گۆبتەکە خەڵکی گۆبتەپە کردیانەوە بەڕاستی هەر لەو ساڵە من یەکەمین تەسەورەکەم زۆر پرسیارم کرد یەکەمین ڕێپۆرتاژم لەسەر کیمیاباران و ئەنفالی سنووری گۆبتەپە کردوەوە بۆ ئەو کاتە بۆ تەلەڤیزیۆنی ئازادی سلێمانی حزبی شووعی هەر لەو سەروبەندا ساڵی 93 من لەڕایەن هاوڕێ ئاشتی تاڵەبانی کە با بڵێن مامۆستا عەلی و کاتە سکرتێری کۆمیتەی پارێزگا بوو لەگەڵ مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵ با بڵێن کۆمەڵەی ڕووناکبیری ئێمە لە سلێمانی من دانرامە و نوێنەری کۆمەڵەی ڕۆشنبیریان ڕووناکبیری کاک شێخ بەڵێ کۆمەڵی ڕۆشنبیری کەرکووکەوە بزانام لەو کاتە کۆمەڵی ڕووناکبیری کۆمەڵایەتی کەرکوو دواتر دامەزراوە وڵی بیرم نێ ئەویان بەڵام ئەزانم ئێمە یەکەمین کۆبوونەوە لەوێ کردمان برادرانی یەکێتی کاک دڵشاد تاڵەبانی بوو یەکەمین کۆبوونەوە لەوێ بوون من و کاک دڵشاد وەکو یەکێتی دواتر هاوڕێتەهامان لەگەڵ بوو دواتر کاک هێمن با بڵێن هێمن بابان کاک سەبور با بڵێن ینی بە ئەوەی برادرانە بوو هەمەی چوون بۆ گەرمیان سەرکردایەتی حزبی شووعی لێبوو بەشێک لە سەرکردایەتی یەکێتی لێبوو ساڵی 93 بوو گەورەترین یاد ئەمن بینی بێتم لە یاد ساڵی 93 ئەو یادکردنەوەی بوو لە ڕاستیا کەرنەڤاڵێکی زۆر سیر کرا بە پێی 94 بۆ یا شێخ بە پێی ئەو هینەی ئێستا مەخوێنەوە بە پێی ڕۆژنامەی کوردستانی لە سای 94 ئەو یادە گەورەیە کراوەتەوە لە گەرمێنە بەڵێ مەگەڵم چێ ینی ئەو یادە سیرکە ئەمێن دڵشاد تاڵەبانیە کاتا سلێمانە هێمن بابانە با بڵێن کاک سەبورە و هەروەها مەڵبەندی بە دەرەجەیەک مەڵبەندی یەکێتی نیشتیمانیە و هەروەها کۆمیتەی پارێزگای کەرکووکە حیزبی شووعیە و ئەوەی کۆمتۆبڵی کۆمەڵی ڕۆشنبیری نازان بە زانم ئەوەی بە کاک تەیر جەبار بەڕاستی یەکێکە لە شاعرە جوانەکانی کوردستان ینی شاعرێکی زۆر جوانە شاعرێکی زۆر ئیحساسێکی زۆر جوانی پیاوێکی زۆر بەڕێسا مهندیسە لەم دوایشە کە پاڵێورا بوو بۆ پارێزگاری کەرکووک بەداخەوەدانەنا کاک تەیر جەبار یعنی بەڕاستی منەوە کاتە نەمناسیوە کە باسێکا بە دڵنیایەوە ینی ئەوانیش دەوریان هەبووە لە قەوزێکە ناکرێت دەوری هیچ کەسێک فەرامۆش بکەینوانە بەڵام ئەمێنێتە سەرەوەی تۆنەڵە ینی ئەم یادە بەو شکڵە لەو ساڵانە کراوی تر دواتر گۆڕا مەسەن با بڵێن ڕێکخرا و دروست بوو نەزەما دروست بوو خەڵک کردێ و ئەحزابی سیاسی و تر ینی بەم شکڵە سەرەتا دەستی پێ کردو کاگە عەلی یادەکان لەوێ بەڵام من ئەگەر بۆ خۆم ینی بگەڕێمەوە بۆ پێشتر حەزەکەم یەک شت هەیە بیڵێم لە ساڵی 87 خۆ 87 لە 87 ئەسڵەن ڕاگو ینی با بڵێن پرۆسی ئەنفال باوادرەکانی دەرەکەوێت لە ساڵی 87 من لەگەڵ برادێکمە ناوی کاک سابیرە مهندسە لە سلێمانیە پرۆژەیەکماندانە ئەمانزانی گوندەکان وردە چۆڵە کاکسابیر چیە ناوی چیە کاکسابیر کاکسابیر هەر برادری مناڵی خۆمە ینی برادری چیە بۆی وەکو مێژوو بمێنێت ئەم شتان سابیر محەممەد ئێستا لە مهندسە لە دایری ئاوی سلێمانی
ئێمە ڕۆژێکماندانە ڕۆژەکە بریتی بوو بەداخەوە ئەو وەرەقانە لە ساڵی 91 لە کۆڕەوەکەیە ڕاست لە کۆڕەکە فەوتا هەستاین مجموعەیە پرس تقریبا 20 پرسیارمان کرد سەبارەت بەم دێهات ئەم دێهایە ساڵی چەند دامەزراوە و تەمەن چەند گەنجی هەیە چەند خوێنەواری هەیە چەند شەهادەیە هەیە چی هەیە و تقریبا من بۆ خۆم ئەو کاتە 15 گوند حاضر کرد 15 گوندم حاضر کرد و ئەمانزانی بەس نەمانەزانی شتێکە ناوی ئەنفالە یعنی ڕاستیان ناکرێ بڵێن ئەمانزانی ئەنفالە ئەمانزانی شتێک ڕۆدا ینی بۆچی ئەمەمان کرد ینی ئەم ئیشەمان کرد بەداخەوە هەندێکمان تقریبا تاریخی 15 گوند شتێکی وامان نووسیەوە بە تایبەتی بەشێکی هێرە زۆری خۆم کردم ئەمە بەشێکی پەیوەندی بە چیەوە هەبوو کاک عەلی کە ساڵی 1970 دوو تاریخەیە لە ژیانی منە کە من ئەو کاتە مناڵ بووم ڕاگواستنی گوندەکانی دەوروبەری بێرورە و باخەنارە و شاوازی ئەو حدودەکان حدودە ئێرانەکان ڕایان گواستن کە دواتر بردیان بۆ جنوب و بە ناوی عەیدونەوە هێنایەنەوە بۆ چۆ هێنایەنەوە بۆ ئۆردگای گۆپاڵە ئۆردگای پەیناڵ لەو ئۆردگایانە ئەمە بەشێک من تێکەڵاوێکی گەورەم لەگەڵ ئەو خەڵکە ئێساش کە بەشێکێرە زۆریان برادەرم و بەشی دووەم بریتە هەم لە ساڵی 1970 سنووری قەڵاتزێ کە ڕاگوازن تێگەی ئەوانە هێنان بۆ تەکەی تاکەمەند من لەگەڵ هەموو ئەم جۆرە خەڵکە ینی ئەم ماڵە ڕاگواستراوانەی کە ڕاگوازران کە لە سەرەتا ینی بەسن خۆناغێک بوو نە مناڵ بووم نە گەنج بووم ینی لە ڕەفیقی ئەمانم دواتریش ئێستاش هەموو ئەو خەڵکەی ئێوێ برادر بوون ئەمە شتێکی لای من دروست کرد کە فعلا کوردستان بەرەو ئەو حاڵەتا چێ بۆیە ئێمە دەستمان برد و ئەوەی کە بچین لەگەڵ کاک سادیراتی بکەینەوە بۆی مێردوی ئەو دێهاتانە بنووسینەوە بەڵام بەداخەوە سەرکەوتوو نەبوو چونکە عەمەلیەکە ئاسانیش نەبوو بەڕاستی قورس بوو هەم گەڕانی قورس بوو هەر ئیمکانیەت پێویست هەروەها مەترسی حکومەتت هەبوو نەتتوانیەوە بکەیت لای من ئەوها بەڕاستی پرۆسەی ڕاگواستن و ئەنفال و یادکردنەوە جۆدی خۆمە من بۆ خۆم لە دوای 6 مانگ شیعرم بۆ شعرەکەم ماوە دوای 6 مانگ شعرم بۆ دەستخۆش یا شەغیان وەڵام منیش لە ساڵی 92 لە دەوری مانگی چوارە یەکەم بابەتم لە ژیانمان نووسیبێ بڵاو بێتەوە لە کوردستانە ئەنفالی گۆفتەپە ژمارەکەم نازانی بەس لە بەرەوەی خۆم لە ناو ئەنفالەکەیا بووم بە چاوی خۆم هەموو شتەکانم بینی و لە جەلەمۆر بووم و گۆفتەپەم بینی و بابەتێکم نووسی بە ناوی ئەنفالی گۆفتەپە یەکەم بابەت بە دوو بەشیش بڵاویان کردو بزانم نێوان بەشێکەوە ساڵی 92 من 94 لە بەنووسین لە ڕێگای کوردستان 92 یەکەم بابەتم بوو بردم بۆیان کوردێکی زۆر خراپ و سەقەتیش بوو بۆ میان بڵاو کردو بە ناوی ئەنفالی گۆفتەپە بەڵام کاکات دێمە لای مامەتا ئەو ڕێکخراوەی ئێوە فەرمی بوو ئیجازەی هەبوو چێ سەرپەرشی دەکرد فایزەخان باسی بابەتێکی مهمی کرد ئەویش ئامارکردنە و یادکردنەوەشە و ئەو کتێبەی کاک نەجمەدینیش باسەوەکە لە 93 ئەو ڕێکخراوە یادی ئەنفالی کردوتەوە لەو کاتەشدا هونەرمەندێک هەبوو لە شاری سلێمانی ئەوی شەر کەرکوچی بوو ئەفزانمەنای حوسێن مسری ئەویش کۆمەڵێ چالاشی بۆ یادی ئەنفال کرد ئێستا یادی بەخێر ئەبێ لە یادی ئەگەر ئەوانەی لە دەوروبەری بنیادی ناکەنەوە ئەمە وەکو مێژوو لە یادی نەکەین مناڵانی کۆکردوێتەوە بردوێتێ بەردەمی ئێن و مەسرحیە و ئەم شتانەی کردووە و کۆمەڵێ چالاکی جوانجوانی کردو ئەویش بۆ یادی ئەنفالە بەرحاڵ تۆش قسەی خۆتمان بۆ بکە ئەم ڕێکخراوە ئێوە چێ بوو سکرتێری هەبوو سکرتێری نەبوو ڕسمی بوو بۆ نەبووە ڕسمی بۆ بەردەوامی پێنەدرا بۆ نەمایەوە یعنی ئەمە هەمووی پرسیارە ڕێکخراوێکی باش بوو لە سەرەتاوە کۆمەڵی ئیشی باشی کرد دوای لە پڕا نەما و ئەو چالاکیانەی کردان چی بوو فایزەخان باش بەشێکی زۆری کرد وا بزانم فایزەخانش ڕۆڵێکی باشی هەبوو لەو کاتەدا تەنانەت ئەو مناڵانەی کە بگیانە بەردەمی ئەو چۆتە ژوورەوە لەگەڵ ئۆمانەیە قسەی کردو من ئەوەی هەنێ زانیاریم بەدەستێ نابێ وا بووە فەرموو مامەتەوە
پێشەکەی دەست خۆش عزیزم ڕێز و خۆشەویستم بۆ هەموو هاوڕێیان سەری ڕێز و نوازش بۆ هەموو قوربانیان داگوێنم بەڕاستی قسەکانی فایزەخان پێویست ناکەم من دووبارەکەمەوە ئەوە لە ساڵی 92ەوە خۆی باشەزادە و کارانە چۆن دەستی پێ کرد و ئیتر ئەتوان بڵێن تەفسیلی زۆربەی باس کرد بەڵام با بێنەوەی سکرتێری ئەو سکرتێری نەبوو لە خێرێمە یەک پرسیارێک نازان بزەبت مەسەڵەن ئێمە ڕێکخراوێکمان دروست کرد ئیجازەمان دەرکرد لە 9/4/94 ئیجازەمان بۆی دەرکرد بە ناوی ڕێکخراوی ئاوارەوەن فالەکان یان کۆمەڵی ئاوارەکان لە سای 93 ئیجازەمان بۆی دەرکرد ناکرێت بزانن ئایا ئێوە ئەم ڕێکخراوە کەی دامەزراوە بۆی وەکو وەسیقەیەک مێنێ ئەم بەرنامە بێتەوە وەسیقێکی وەسایقی ئەوەی کە من دەستم پێکرد کە لەوێ بەم بەڕێدانە شاد بووم من لە هاوینی ساڵی 92 مانگی چەند بوو تو بەشداری تیا کرد ڕادێ ئەتوان بڵێم مانگی 6 و 7 بوو لەو کاتانەیە بوو بە دڵنیایی ناتوان بڵێم بزەبت چه ڕۆژێ بوو بەڵام ئەوەدان هاوینێکی زۆر گەرم بوو کە وەکەوەی کە منیان نال بۆ سنوورەکان یەکەم شۆن کە ڕۆشتم هەڵەبجە ڕۆشتم ئێمە داماگی زۆر گەرم بێ 8 و 7 بووە بەڵێ لەو کاتانەیە تر منەوەدان زۆر گەرما بوو لە ینی ئەڕۆشتم بۆ شوێنێک ئەبوومە ئەوە هاتمەوە بەڵێ بە تایبەتی لە سنووری پێشوان دەستیان بە ئیش کرد بوو تقریبان چەنە پێشتوو دەستیان بە ئیش کرد بووان وەڵڵاهی ترەوان چەندە پێش من دەستیان کرد بوویش ئەویان دڵنیانم بەڵام فۆرمەکان ئامادە کرابوو فۆرمێکتان نەماوە فۆرمێک نییە لە بەردەستانە هەبێت شتێک ئەوە تەوقیعەیەک شتێک ئەتوان بڵێم ئەو فۆرمانە هەمووی تەسلیم کۆمیتەی بەگریک لە مافی قوربانیە پاڵەکان کرا لە کە کاتێ من لەبەر لە ساڵی 93 کە حکوومەتی هەرێم پارێزگاری کەرکووکی دامەزران کاک نەزمەدین وەکو پێشنیاری کرد کە من بڕۆما و نووسینگەیە نووسینگەیان فالەکان نووسینگەیان فالەکان لە پارێزگای کەرکوو بەڵێ ئیتر من خۆت و تەخۆتنەی بابڕێ سەر ئەوەی کە کاک حوسێن مسری ئەو دەورەی بینی لەوەیانە بەڵێ دەورێکی زۆر چالاکی بینی لەو هەر لە یادی ئەنفالەکەی بۆ ئەوش لاتوان بڵێ 16/4 هەر لەو کاتەیە بوو ئەو شان و گەروشتانش پێشکەش کرا بەڵێ بەڵام من کە ڕۆشت بە نووسینگەی ئەنفالەکان ئیتر ئەتوان بڵێم پایەکم لە نووسینگەی ئەنفالەکان بوو پایەکم لە کۆمیتەیەک بەرگری لە مافی قوربانی ئەنفالەکان بوو تاوەکو کۆمیتەکە نەما بەڕاستی ناتوان بڵێم چ کاتێک نەما بۆ نەما کەی نەما ئەویان لای من نییە لە فایزەخانە پرسینەوە دوایی ئەویان بەڕاستی لای من نییە چ ڕۆژێک ئەوان هیچ ئیشێک لەوێ تا بڕتان ماوەی زۆر شیشیانکە بەڵام دوایەوە نەما بە بڕای تو ئەو کەسانەی کە زۆر ئیشانەکرد لەو کۆمیتەیە تۆ وەکو ئەندامێک لە دوورەوە لە خۆیان زۆر ئیشێکرد لەو کۆمیتەیە چونکە من نووسینگەی ئەنفالەکانم پێسپێردرایتر من سەرقاڵ بووم بۆیەوە زیاتری شوکارەکانم لێ بەڵێ ئیشەکەی ئێوە چی بوو ئیشی نووسینگەی ئەنفالەکان چی بوو ئیشی نووسینگەی ئەنفالەکان سەرژمێری گشتی ئەنفالەکان بۆ ئێمە بوو بڕیاردرا لەوەڵ هەموو کورسان بکەین بەڵێ ئەو پارێزگاری کەرکووک کاتۆ کە مستەفا چاوڕەش بەڕێز مستەفا چاوڕەش دامەزرا وەکو پارێزگاری کەرکووک ئێمە یەکەم کۆبنەوەمان لەگەڵەوە کرد وتی هەڵدەن هەموو کورسان بە یەک لیستکەن با هەر کەرکووک نەبێت کاک سالار عەزیز ڕۆشتین بۆ لای لە پارێزگای سلێمانی وتی بە هیچ شێوەیەک قبوڵ ناکەم یەک بچووکترین سەرژمەی لە پارێزگای سلێمانی بکەن بۆ نەیگوت بۆ ئیتر هەر بڵکو دەرکرد دەرمانی وتی بە هیچ شێوە قبوڵ هەر باشە نەتانی پشتووە نەک وتی هەر باس نەبڕات بێ بۆ نەسا وتی لێت با ئێستاکە گوێ بەدەنگ بە حەزەکەم گوێ بەدەنگەوە بێ شخصی خۆم ڕۆشتمەژە وتی بە هیچ شێوەیە لە تاق قبوڵ ناکەم نەیگوت بۆ ئێوە دەچینە دەرەوە ڕۆشتینەوە لای کاک مستەفا وتمان کاک شتەکاوەیە وتی ئێوە سەرژمێری خۆتان دەست پێ بکەن لە سورنی پارێزگای کرد ئیتر ئێمەش دە فەرمانبەر بووین وەکو کاتێک کە پارێزگای کەرکووک دامەدرا لەسەر لیستی حزبی دامەدرا چیا بوو نەو دە نەفەرە چوار یەکێتی بووین چیا بوو نەو چوار یەکێتی کاک عوسمان شاسوار بوو بەڵێ من بووم کاک عەلی ناوێ بوو لەیلە خان بوو ئەوانەی تر نەفەرەکان تر ئەم چوارە وەکو یەکێتی حیزبەکان تر وەکو پارتی کاک مستەفایەک ناو بوو بەڵێ لەم دوایە بۆ مدیری ساینۆی کەرکووک لە دوای پرۆسە ئەگە هەڵا نەبن کاک ڕزگارێ بوو کاک ستارێ بوو ژیان خان بوو بەڵێ ژیان خان خاوەن دوو برای لە سێدەرەدراوی ساڵی 84 کەرکووک بوو ئەو لەسەر لیستی کارتوو بوو سەمیرە خان بوو
خەڵکی دەربەنی خان بوو وەکو حزبی شوێی بڵێ بەڕاستی ئەوی سۆسیالیست ناوین بیر نەماوە بەڕێزی کرد لە سۆسیالیست لەگەڵمانە بڵێ ئیتر ئەم دەیە ئێمە ئەرکی سەری کاکتەها من حەزەکەم ناوی مام تۆفیقیش بێنی یعنی مام تۆفیقیش دەوری نووسیومە لای خۆم من مام تۆفیق بەڕاستی دەورێکی چالاکی هەبوو لە سنووری کەلارە لەگەڵما داوای ئەوەی لێم کرد وتی تکایە خۆتان وەرن بۆ کەلار با خەڵکی ئەنفال لێەوە نییە بۆ لای ئێوە خۆتان ئەوەی مرد لەو ماوەیە پار و پێرارەکە مردوانێ بەڵێ مام تۆفیقی هاوڕێ تۆفیق حزبی شوێ بڵێ کابرایکی بە تەمەنیش بوو بەڵام زۆر گرتگۆڵ بوو تکایە خۆتان وەرن بۆ کەلار سەرژمێرێکە بکەن با ئەو خەڵکە لێەوە بێت بۆ ئێرە و ئێوە کاتێکیان بۆ بکەن زۆر زۆرەکا لەسەرەوە ئەگەر خۆتان بێن ئێوە ڕاستە وەکو ئیمکانەتی مادیتان لەوانەیە کەم بێت بەڵام ئێمە هەوڵە دین لەو کاتێ هەر ماڵی نیو دیناریان لێ وەربگرین ئەتوانن کارتەکانیش چاپکەن فۆرمەکانیش چاپکەن وتە بابە ئێمە پێویستیمان بەو دینارە نییە بەڵام هەوڵە دین خۆمان بین ئیتر بەرنامەیەکمان داوەکو نووسینگە پارەکان خۆمان بڕۆی شوێن بە شوێن بگەڕین لە چەمچەماڵەوە دەستمان پێ کرد ڕۆشتینە کەلار و کفری تاکو ئاغجەلەریش ئیتر دوای ڕۆشتی بەرەو سنووری هەولێریش ئیتر مەجموعەکانی هەولێرمان هەمووی کرد هەستاین دوای سەرژمێری گەڕای بە دوای چیا بۆی بگەڕێن ئەمانە بخەینە سەر لادێ شەرت نییە هەموو خەڵکە ئەنفال بێت یعنی مەسەلەن هینوا هەبوو مام عەلیەکمان هەبوو گەڵە لەماناوی عەلیم 86 کەسی ئەنفال بوو لە سنووری کەلار سەرژمێرەکەی کرد ئیتر نەتەزای چی پێ بڵێ تۆ وارسی 86 کەس 86 کەس لە خێزانەکەت لە کوڕ و برا و برازا و بووک و هەموو کەسێکی هەستای خستمانە سەر لادێ بە لادێ چی ئەقلی خەڵک ئەو لادێ هاڵبسان لە کەسوکاری ئەنفالەکانمانە پرسی ئایا ئەمانە کی ئەنفال نییە یعنی چەندەها ناوێن بۆمان دەرەکرد کە کی ئەنفال نییە هەستاین لە ئاخیرە تۆم بڵێم لە ماوەی 2 ساڵە سەرژمێرێکی زۆر پاکمان دەستەوە ئەمە وەکو کۆمیتەکە یان وەکو نووسینگە ئەنفالەکان ئەی کۆمیتەکە چی کرد کۆمیتەی ئەنفالەکانیش هینیان هەبووە حتەنانەت ناوێن کارچەکانەوە بۆ مێژوومانەکە سەر ئەو کارتە لاوەڵەوە ئەو کارتێک کە لە کۆمیتەی ئەنفالەکان بۆ ئێمان دروست کرد ئەخەمە خۆمانە لەو کاتەشا سەرپەرشتی هەڵبژاردنەکانە سەرژمێرەکان نەکرد چکە بۆ مێژوو باش شتێکیش باس بکەین ئەو کۆمیتەی ئەنفالەکان یەکەم جار لە مێژووی ئەنفالچی کەوا کەسوکاری قوربانیانی ئەنفال کردووە ناوەکەی بڵاو کاتەوە یعنی بۆ ئێستا لەوانەیە شتێکی وان نەوێت بەڵام بۆ ئەو کاتە شتێکی زۆر گەورە بوو ئەو کاتە ئێمە کاتە ئەوە نەبوو بەس کەرکوب بێت لە کاتی کۆمیتەی ئەنفالەکانە هەموو کوردستان کرا بەڵام ئێمە کە چوومان نووسینگە ئەنفالەکان بەس پارێک کەرکوب کرا لەبەرەوەی هیچ شوێنێکی ڕێگەی پێمان نەدا بکەین بڵێ ئەی باشە یادکردنەوەکانی کۆمیتەی ئەنفالەکان کردی چۆنی بوو یادی چواردەی چوار مەسەنەوە کاک نەجمەدین باسەکە ئاکرێ ئەم ڕۆژە بگرێت بە ڕۆژی کۆمەڵکۆژی ئەوەی چواردەی چوار بڵێ کە بە ڕێپێوانێکی گشتی لە ناو پارێزگای سلێمانیە کرا ئەگە فایزەخان دواتم زۆر باش لەبیرێتی باسی دەکرد بە فارمۆزەکان و چوومانە بەردەمی یوێن فایزەخان خۆی نوێنەری ئەو ڕێپێوانە بوو چۆر زۆرە بۆ لە یوێن لەسەر گردی زەرگەتە بۆ کاتە ئەوە 94 بوو بەڵێ بڵێ 93 بابیرت ئەو برادرە ئیسماعیل بەرواریتان لەگەڵ بوو کاکە ڕاستە ئەوەی ئەوڕێ حەزبی سۆشیالیست ئیسماعیلی ناو زۆر ڕاستە دەست خۆش بێت بەڵێ باڵابەر بوو بەڕاستی ناوی لەبیر نەماوە گەنجێکی باڵابەر زەیفکانە بوو زۆر گرز و گەڵگۆویش کۆمەڵە مناڵی ئاوارەتان برد و کەرکوچیەکان بردویان بۆ ئەوێ بە فانۆس و بەمانۆ چوو بوونە بەردەمیێن بەڵێ ئەوە هەر تۆ بڵێم گەورەترین ڕێپێوان بۆ یادێت گەورەترین یاد بوو کە کرایە بەس ئەوە کۆمیتەی بەرگری لە باشی قوربانیە ئەنفالەکان کۆمەڵەی ڕووناکبیری کەرکوب ئەو کاتە لە نووسینگەکەی لە ترایەکەی سلێمانی بوو کۆمەڵەی ڕۆشنبیری لەگەڵ هونەرمەندانی کەرکوب هونەرمەندانیش بەشداریان کردووەکێتی هونەرمەندان کەلار و لە چالاجێگەی سلێمانی ئەمانە هەمویان بەشدار بوو بەڵێ بڵێ
ئێمە ئەو یادەکە بەڕاستی خۆتزای 30 ساڵی بەسەرا چووە ئاسان نییە ئەوانە هەمووی بە ئاسانی ئەو مێژووە کۆمەڵی ڕووناکبیری لە 95 دامەزرێت کۆمەڵی ئەوەی محەممەد شاکەلیوان لە 95 خۆیان ئەڵێن دامەزراوین و محەممەد شاکەلی دروستی محەممەد شاکەلی سەرپەرشتی بوو بەڵێ ئەوە 95 کۆمەڵی ڕووناکبیری دروست بوو نەک 94 کۆمەڵەیەکەوە بە ناوی کۆمەڵی ڕۆشنبیری لەگەڵ یەکێتی هونەرمەندانە لە هەردوو چالاکیەکەی کەلار و سلێمانیا ڕەنگە هونەرمەندان هەر حوسێن مسری بگەێنێ بەڵام ناوەکەی نەهاتووە ڕاستە وایە لەگەڵ تاتە بەڵامی تر بوون وەکو بابێن سەر نووسنگی ئەفالەکە کە ئەو سەرژمێرێمان کرد حکومەتی هەرێمی کوردستان ئەو کاتە دکتۆر ڕۆژ و کۆتە ڕەسوڵ بوون 2 ملیۆن دیناریان تەرخان کرد بۆ کە سوکاری ئەفالەکان بڵێ ئێمە 2 ملیۆنە چی بکەین بەڵام ئەتوان بڵێم ئەو سەرژمێری کە هەمان بوو لەو پارەدانەیە بە تەواوەتی پاکمان کردەوە 2000 دینار 2 ملیۆن لەبەر هەر ماڵوو 300 بەندە نەرمەندا پیان ئەوە جیایە دکتۆرە فایزە خانەوارە نووسینگە نا عفو ئەوەی نووسینگە ئەفالەکە کاوی داپێمان 2 ملیۆن دینار حکومەت هەرێم داینا بۆەوە کە ڕۆژی لە سنووری کەلار ئێشتان پارەکە دەستی نەکرا بۆ دابەشکردنی فۆرمەکەمان پاکەوە کرد خەڵکی لاپەکان ڕەبێژ ئەنجومەنەکانمان کرد لەگەڵ ڕاوێژی خەڵک ئەنفالەکەش یەکێ لەوانە خۆماوتەنی دووبارەی بکەمەوە مام تۆفیقی یادی بەخێر بێت بڵێن یەکێ لەو کەسانە بوو دێ بەدێ زۆر شارەزا بوو کەسی ئەنفالی هێناوی دووەرە بزان ئەمە کامی خۆی نییە کامی خەڵکی ئەم دێ نییە هەچ کەسی دوای خەڵکی ئەم دێنێ دەرمانەکرد دای خەڵکی کوێ ناتوە ئیتر بەو شێوە لیستەکەما پاکۆتان بڵێم لە سنووری کەرکووکان نەفەرێک نەبوو بڵێ من ئەو 350 دینارم وەرنەگرتووە قەیناو ئامارەتان مابوو ئەو ئامارە نەزانی چەند خێزانی گرتەوە لە سنووری کەرکووکە ئەو 350 ئەو 350 لەبەرەوەی ئێمە 96,000 دیناری مایەوە شەڕی ناوخواتە سەرا 96,000 دیناری مایەوە تەسلیم پارێزگای کەرکووکم کرد لە دوای جەولەی شەڕی ناوخۆی یەکەم پارتیاری پارەکەم کورتیان لە شەڕی ناوخۆی سەرف کرا ئەلەسات ئەو 96,000 مانگایانە سنووری هەولێر بۆ ئۆرگاکانی سنووری هەولێر لێوە مەجموعەی خەڵکی سنووری کەرکووکە بوو لێوە دابەشمان کردایە بەداخەوە نەگەیشت ئەو سنوورە کاکتا لەو کاتەدا کۆمەڵێ ژن هات نەدارەت و 94 بوو یا 93 بوو وابزانام کافێخانیانشیان لەگەڵا بوو کافێخان بوو ئەویشیان وابزانام کۆمەڵەی ئافرەتین مناڵ پارێزانی کوردستان لە هەولێر گەشتم بۆ بنە سەڵاو دارەت و ماڵی 1000 دیناریاندا پێیان جا ئێمە ئەو وەختە کۆمەڵی ئاوارەکانمان نەبوو لەگە شاپور و قابیل و ئەو بەکر عەلی شەهید و ئەمانە ئێمەش لە ناو فۆرمەکەی زیا کردبەوە حتا 1000 دیناریاندا بە ئێمە گوتیان بە خۆتان ڕێکخراوێکی ئەنفالەکان دروستکەن یعنی وەکو میهژوو ژنێک لە کەنە داواتبووە کۆمەڵی شتێکی نەکرد ڕێکخراوی کرا لە سلێمانی هاوکارێکی زۆری کۆمیتێ پالەکانی کرد بەڕاستی لەو کاتەشە پێڵاو قەمسەڵەی مناڵەمان دابەش کرد لەسەر مناڵانی بێسەرپەرشت کە ئەو کاتە لە دوابەجێماوی ئەنفال ئەوەش ئەتوان بڵێم سەرژمێری کۆمیتێ ئەنفالەکانی بۆمان ڕێکخستەوە چێ بوو ئەو کرایە کوردەکە چێ بوو لە نابێ کوردەکە بێت کوردەکە یوسف سێحەسەنیان تیا بوو عارفکێمان پێوت قارەمانی تیا بوو قارەمان و شێخ ناوی چییە شێخ هوشیار نا شێخ هوشیار نا لە شەدەڵەیەکانە شێخ هۆشمەند شێخ هۆشمەند بەڵێ بەڕاستی ئەو پێڵا و بیلامانە قەمسەڵانەش هاوکارێ باش بووی کە بتوانین سەرژمێری کۆمیتێ ئەنفالەکانی زیاتر پێ ئاشنا بکەین و بزانین چیمان کردووە چیمان نەکردووە ئایا کەسی هەیە وەریە گردوێ وەری نەگردوێ ئیتر
دوو مانگی سووری ئێرانی و مانگی سووری تورکیش چەند جارێک خواردنیان دابش کرد بەسەر کارە پاڵەکانە ئەکەم بڵێم ئەلەوانەش کەسێک نەبوو بڵێ من وەرم نەگرتووە. بۆ نمونە لە سلێمانی دانیشتم لە ئۆفیسەکە کابراایکی قەڵەباڵ نووسنگەی ئەلپالەکان بڵێن هاتە پارێزگای سلێمانی لێو نووسنگەکەمانە بوو پارێزگای سلێمانی بوو بەم دیەوە لە پشت باخی گشت بەختیاریەوە بوو. کابراایك خەڵکی گەرمیان هاتە ژوورەوە لەو کاتەیە زۆر ژوورەکە زۆر قەڵەباڵە بوو هەر لە لەوێ هینمان دابش کرد بوو خواردنی مانگی سووری تورکی هاتە ژۆ بێ یەک و دوو وتی ڕۆڵە و پڕەش بێ هیچ دوت مامەگە تودا ناشە خەڵکێک زۆر لە ژۆر داشتە بوو کلەسەکەم هەڵگرتە چەند فرت مامەگەی سراحەتێ بکە چایەکماندا پێ هەنێ ئەوەمدا پێ وتم بۆ مامەگیانم وا ڕوو ڕەشمانەکەی وتی تۆ حسەی ئازۆکەی منت خواردۆ وتم خەڵکی چی دەیگی وتی خەڵکی فڵان دێ بۆی دەکوت مامەگە ئەو تا وەرز نەگرتووە چی دێ بکەم کە کاتی وتم وەرز نەگرتووە نەیزانی چی بڵێ وتم ئێستەی بڕۆ مانگی سوور هەیە لێوەکە بڕۆ خواردنێک خۆ دەگرت ئیتر نێزانی چۆن بۆ داوای لە بردن لێ بکات وتم مامەگە پێ ناکە تودا ئێمە داوای لە بردن دەدەوە کە لێوە هاتوویتەوە بۆ تۆ ڕێناوتمان ئیتر بەڕاستی ئیشکردن لەگەڵ کەس و کاری ئەلفالە ئاسان نەبوو ئەڕۆشیت هەر نێشوێن ئەبایە لەگەڵیاندا بگریایی تۆش بەڵام بەداخەوە سەرژمێریەکەی گشتەکەی کەوا ئێستاکە لە کوردستانە باسی 1970 شتێکی خەیاڵیە. ئەوە پرسیارێکی لە فایزەخانەکەم بزان من فایزەخان ئەم ئامارەیان چی لێ ئەم ئامارەی چی لێ کردو فایزەخان بۆ پێمان پیشان نادات فایزەخان بۆ پێمان پیشان نادەی بە قوربان بەڕاستی ئەوە کاکتەها شایەدە من تەسەور کە ئەو وەختە مامۆستا بووم ئیجازەی بدون ڕاتبم کرد لە پێناوی ئەوەی کەوا ئیشەکە بە ڕێک و پێکی بڕوات بێ کاک عەلی بێ مبالەغا لە پاڵ ئەوەی بە ڕۆژ ئیشەکەمە کرد شەوی وا هەبووە ئەم فایزەیە بە ویجدان بە کوردستان بە پیرۆزی ئەنفالەکان ئەمەی ئەیڵێم ڕاستە هەتا چواری بەیانی من لە بەردەم چرا دانیشتومە و فۆرمم ڕێخستۆتەوە و هەروەها کاری هینەکانمە کرد هەویەکانمە کرد داوەتنامەیەکمان بۆ هات داوەتنامەکە لە هینا بوو ڕێکخراوێکی ئەڵمانی بوو بە ناوی ئۆلا ژێلپێک تەها ئاگاداریەتی من داوات کرام داوەتنامەکە بوو ئەوە بوو پاش ئەوەی کەوا وەفدێک هاتن بە ناوی سەحەفی ئەڵمانی لە ڕاستیدا هەمویان ئەندام پەرلەمانی ئەڵمانی بوون لەبەر ئەوەی ئەمانە لە مەسەلەی جینۆساید و ئەمەی ئۆشڤیتس و ئەمە و مۆزوعانەیە هینیان کردبوو هاتن بۆ ئەوەی ڕاستیەکان بە چاوی خۆیان ببینن لەگەڵمان سەردانیەکیان کرد پاش ماوەیەک یوست هلتەرمان هات یوست هلتەرمان لەگەڵمان دانیشت و سەردانیمان کرد و هینمان کرد من لەبەرەوەی ئینگلیزیەکەم باش بوو لەگەڵ ئەمانەیە یعنی دایرکت ئیشەکانمە کرد زۆر بەداخەوە ئەمە بووە هۆی ئەوەی کەوا کەسانێک بەخیلی بەوە بەرن کەوا من زمانی ئینگلیزیەکە ئەزانم و ئەتوانم کۆنتاکت لەگەڵ با بڵێن هینی دەرەوە بکەم دوای ئەوەی داوەتنامەکەم بۆ هات من بۆ ماوەی 2 مانگ زیاتر خەریکی تەرجومەی ئەو شتە گرنگانە بووم کە پێویستە چونکە ئەبوای محازەرەم بوو تایەوە لە پەرلەمانی ئەڵمانی بەڵێ لە پەرلەمانی ئەڵمانی لە حزبی خوزر لە ژنانی ئەڵمانیا و هەروەها لە مافی مرۆڤیان ئەوە نەمزانی لە مەکتەبی ڕێخستن بانگ کرام ئەو وەختە عومەر فەتاح با بڵێن مەسئولی مەکتەبی ڕێخستنی یەکێتی بوو چوم وتیان ئەو داواتی کردووە کە چوم وتم فەرموو وتی چیت کردو چیت نەکردووە منیش ئەوانەی کردومە ئەلم ئەو وەختە هەمومان ئەزانین بە 2 ڕۆژ جارێ سەعاتێک کارەبامان هەبوو ئیتر وەرە لە بەردەم چرا تەرجومە بکە کاکتەها زانێ فۆرمەکە شتەکانی چەنێ ورد بوون ئەیتر وتم ئەمام کردووە ئەیتر ئەوەی کردبوو وتی شتەکانت بێنە تۆ ناچی یەکێکی ترە چیە وتم کێ ئەچیە
وتی کافیاچێ وتم کافیە کێیە وتی کافیە خان وتم ئێمە کەسمان نییە بەناوی کافیە خان لە کۆمیتەی ئەنفالەکان وتی بابا کافیەخانی خێزانم ئەڕوە وتم چ عیلاقەی بە کۆمیتەی ئەنفالەکانەوە هەیە ئەمە لە مەکتەبی ڕێخستن ئەتوانم ڕوبەڕوشی قسە بکەم وتی زۆر قسە مەکە شتەکان بێنە وتم یەک شتت تەسلیم ناکەم وتی چۆن لەگەرم وا قساکەی وتم بۆ لەگەرت وا قسە ناکەم من ماندوو بم بیهێنم بی تەسلیمی ئینی بکەم ژنی تۆ بچێ ئینی پێکە ژنەکەی تۆ بە حیساب لە ناو پێشمەرگە بۆ با بچێ و ئیشی خۆی بکات و با بچێت سەردانی ئەو سەردانیە بکە بزانم لێ قبوڵەکەن یان نا وتی سزاتە دەم وتم من ناترسم من لە حزبی بەعس ناترسم میسە لە تۆ ترسم بڕوات بێ ڕوبەڕوو ئەمەم پێی بوو بەجێم هێشت و چوومە دەرەوە ئەو وەختە جەلال جەوهەر ئەندام پەرلەمان بوو و لە مەکتەبی ڕێخستنیش بوو لە ڕێخستنی کەرکووک بوو خۆمێکی بووم لە ڕێخستنەکانی سێرم کرد بە هاوار کەوتە دووەم وتی چۆن لەگەڵی وا قساکەی وتم بۆ لەگەری وا قسە ناکەم من یەڵێ دەست حزبی بەعس ڕزگارم بێ ئێستا یەکێک ئەوە بە زۆر شتم لێن بکە نایکەم زۆر هەوڵیدا وتم تەسلیمی ناکەم تەسلیمم نەکرد یەکسەر تەجمیلی کرد تەجمیلی کرد وتم باشتر ئەتر باشتر تەفەڕغم کرد بۆ ئیشەکە سێرم کرد یعنی کرد یەکسەر چوون بۆ ڕێکخراوی میدیکۆ ڕێکخراوی میدیکۆ کچێکی لێ بوو کارینی ناو بوو کارین چوون پێی وت شتێکی وا هەیە وتی بیتاقەی تەیارەوە هەموو شتێک بە ناوی تۆیە کەس ناتوانێت ئەوی لە بکە بەڵام دیار بوو ئێمە کەسانمان هەبوو لە ناو کۆمیتەکە خۆی کەوتە دژایەتی کردنی ئەو کەسانەی کەوا بە ئەماندووە نەناسانە ئیشەکەن ئەمە بۆ هۆی ئەوەی ئێمە لە ناکاوە بینیمان ئەوە کاکتەها ئاگادارە دوو کەسیان بۆمان زەخ کردەوە وەکو دەستەی باڵا یەکێکیان محەممەد بوو خوشکەزای حەمەی سانیە کە خوشکەزای ئەبوو شەهاب بوو ئەو کەیتریان شێخ سوارە بوو کە ئەم دوو کەسە بۆ ڕۆژێکش ئیشی ئەنفالەکانیان نەکردووە هێنای کردی ئەندامی دەستەی دامەزرێنەر نەجمەدینی فەخر عەبدوڵڵاهی ئەو چی بوو پۆستی چی بوو لەناو ئەو کۆمەڵەیە کێ نەجمەدین کاک نەجمەدین سەرۆکی کۆمیتەکە بوو بەڕەسمی سەرۆک باڵبژاردن سەرۆکیانە خۆی ئیعلانی کردبوو نا بە هەڵبژاردنێکی مان کرد یعنی لە بیدایە ئیتر ئەوانەی وانە ناوی نەکەبوون ئەم دوو کەسە هێنا ئەم دوو کەسە بەس جەماعەتی ئەشەدوو بوون بۆ ڕۆژێکیش چییە من ئەندامی دەستەی باڵا بووم دامەزرێنەرش بووم ئەڵێم بڕوات بێ ئیجازەی بیدۆن ڕاتبم کردو بۆ ئەوەی فریای ئیشەکان بکەم خۆ کاکتەها باش ئەوانە ئەزانێ من بۆیە لە بەردەمی ئەوی قسەکانەکەم والحاصل ئیتر شت زۆر هین بوو هێوان شێوە سێرمان کرد کۆمیتەکەینەکە ئەمجا دوایەوە ئیشەکانمان من سێرم کرد من متەرجم بووم من چووکە بەرپرسی پەیوەندیەکان بووم من متەرجم بووم سێرم کرد پاش ماوەیەک خەڵکێک ئەبات هیچ علاقەی بە کۆمیتەکەوە نییە کۆمیتە پێی نازانێ ئەچێتە دەرەوە لەگەڵ وەفدی بیانی و کۆمیتە پێی نازانێ تەنانەت شتەکانشی نایە بێنێتە ناو کۆمیتەکە پاش ماوەیەک پەیوەندیمان زانیمان شتەکانی کۆمیتە ئەبا بۆ لای کچێک بە ناوی نیگار لە عەقاری دانیشت وایە کاکتەها نیگار چی بوو نیگار ئەو وەختە لە مەسەلەی کۆمپیوتەر و ئەو شتانە باش بوو هێواشێوا شتی کۆمپیوتەر با بڵێن ئەی بردوێ ئەی خستە سەر فلۆپی دیسک من فرسەتێکم بۆ ڕەخسا بوو ئەوەی کۆمپیوتەر فێر بم لە 91 لە کاتی کۆڕەوەکە من چاوپێکەوتنێکم هەیە لەگەر BBC هەمووتان بینیوتان ئەو کچەکەی کە قساکە باسی کەرکووکەکە و چۆن هینە ئەو چاوپێکەوتنەی من سەدایەکی زۆر گەورەی هەبوو پاش ماوەیەک BBC هاتنەوە بۆ کۆمیتەکە کە بینیان من ئەوە بەو شێوەیە ئیشەکەم مەبلەغێ پارەیاندا بە ویژدان تا ئێستا نازانم ئەو مەبلەغە پارەیە چەند مەبلەغێ پارەیاندا پێمان بۆ ئەوەی ئیشەکانمانی پێ با بڵێن جێبەجێ بکەین و مقابلەیەکی تریان لەگەڵم کردەوە ئایا دوای کۆڕەوەکە وەزعی کوردستان چۆنە و چۆن نییە پاشان فرسەتێکم بۆ ڕەخسا دکتۆر بەرهەم بۆ ئەو کچە ئەگەڕا کە ئەو مقابلەی کردووە ئیتر توانیم چاوم بە دکتۆر بەرهەم بکەوێت لە مەڵبەندی دوی سلێمانی دکتۆر بەرهەم وتی چیت ئەوێ بۆت بکەم من وتم پێویستمان بە کۆمپیوتەرێکە
ئەو وەختە کۆمپیوتەر تۆزە زەحمەت بووتی من جارێ ئەتخەمە دەورەیەکی کۆمپیوتەر دوایی هینە دەورەیەکی کۆمپیوتەرم بینی بۆ ئەوەی بتوانم داتاکان بخەمە سەر کۆمپیوتەر بەڵام من کۆمپیوتەرەکەم دەست نەکەوت و ئیتر بەڕاستی نەجمەدین ئیتر کەوتە ئەوەی کەوا تاکڕەوانە ئیش بکات چی داتا هەبوو گشتی خستە سەر فلۆپی دیسک تا ئێستا کەسمان نەمان بینی پاشان کە ئێمە با بڵێن چی پێڵێن چەند پیشانگایەک کرابوو ئەوەی ئێمە داتاکان بڵاوکەینەوە ئاخر شت پەردەمان هەڵمانی لەسەر ئەوانەی کەوا بەشداریان کردووە ئێمە کە چاوپێکەوتنمان لەگەر یەک بە یەکەی ئەنفال کراوەکان ئەبینی پێمانیانەوت لەلایەن فلان جاش یا مستەشار دەستگیر کراوە شوێنێکمان هەبوو ناوی جاشەکەمانە نووسی و لەکوێ بۆ ئەوەی یعنی ئەمە هینی شاید حاڵەکە بێ شاید حاڵش ئەگە تەوقیعی بکردا تەوقیعیە کرد ئەگەر پەنجەمۆریش بووە پەنجەمۆریە کرد بۆ ئەوەی خۆی هینەکەی با بڵێن بەڵگەنامەکە لای خۆی بێ ئەیتر کە ئەوە بڵاو کرایەوە یەکسەر یەکێتی ڕامانی گرت لەسەر مەسەلەی بڵاوکردنەوەی داتای جاشەکان هێواش کەوتنە ئەوەی کتێبەکە بڵاوی کردیان بەناو ڕێکخراوەکە بڵاوتان کردەوە نانا لە بەناو ڕێکخراوەکەەوە لە جەریدە بڵاوکرایەوە لە ڕۆژنامە بڵاوکرای نازان لە کام ڕۆژنامە بوو لەبیرم نییە بەڕاستی لە کام ڕۆژنامە بوو هەندێ لە جاشەکان ئەیتر پەیوەندیان بە برادری خۆیان لە ناو حزبەکانەوە کردبوو وڵا ئێمە وامان کردو وڵا ئێمە یارمەتی پێشمەرگەماندا و فیشەکماندا وەڵحاصل خۆتە زانی جاش داشی سوار بوو بەهۆیەوەی عەفویان درایە و هینیان درایە ئیتر یەکێتی کەوتە مەوقف وەرگرتن لە کۆمیتەکە داوایان کرد ئیشەکانمان ڕاگرن ئیشەکانیان ڕاگرت ئێمە هەندێک لە شتەکانمان ڕزگار کرد طبعا پاش ئەوەی عەفوان ئیجازەتان هەبوو وا ڕایگرت یەکێتی من تا ئێستا بەڕاستی ئەوە نازانم بەڵام ئیتر ئەوە بوو ئەحداسی هین هاتە سەری بەڵام کۆمیتەکە ڕاگیرا بوو لەنەوە تووشەش ئێمە توانیمان بەهۆی برادەرێکەوە فۆرمەکان ڕزگار بکەین فۆرمەکان دەرکران بۆ ئەوەی دەست حزبی بەعس دەکەوێت لەبەر ئەوەی زانیاریەکان یعنی بەڕاستی زۆر بەداخەوە هەشتا زانیاری لە یەک فۆرمێکە تەسەورکە ئیتر چەنەکە توانیمان بەهۆی برادەرێکەوە دەریکەین بۆ بە ئێران دەرمان کرد بۆ ئێران و ڕزگارمان کرد دوای ئەوە ویسمان کۆمیتەکە زیندوو بکەینەوە ئەو وەختە نەجمەدین دەرچوو بۆ دەرەوە نەجمەدین کە دەرچوو بۆ دەرەوە هەرچی فلۆپی دیسک و شتەکان هەیە لەگەڵ خۆی بردی کە بردی لەگەڵ خۆی لەگەڵ یەکێ لەو کەسانەی کە باسم کرد بە زۆر هێنایە ناو کۆمیتەکە کە شێخ سوارە بوو شێخ سوار بەڵام ئێمە کە لە سلێمانی بووین لەگەڵ دۆچ کۆنسۆرتیۆم کە ماڵکۆڵم سەرپەرشتیە کرد لەگەڵ کرایە پەیوەندیە باشیانە بوو ماڵکۆڵم هاوکاری ئێمە بوو زۆر چکە زۆر حەزی لە کارەکە بوو یەکێ بوو لەو کەسانەشی کە ئێمەی بە ڤان دیر شتۆیل ناساند ڤان دیر شتۆیل مقرر خاص للأمم المتحدة لحقوق الإنسان بوو ئیتر ئەو پەیوەندیە بۆمان دروست کرد ئیتر ماڵکۆڵم ئاگاداری ورد و درشتی کارەکە بوو شێخ سوارە لە یۆنان هەرچی فلۆپی دیسکە لە نەجمەدینی فەقێ عەبدوڵڵای دزی با هەروای بڵێم خۆی لە نەجمەدین شاردبووەوە بەڵام خۆشبەختانە نەجمەدین کە گەیشتو بۆ ئەوێ کە گەیشتو بۆ هۆڵەندا یەکسەر پەیوەندی بە ماڵکۆڵمەوە کرد بوو توی شتێکی وایە ماڵکۆڵم یەکێ بوو لە شاید حاڵەکان بۆ ئەوەی نەجمەدینی فەقێ عەبدوڵڵا یعنی لەجووئی سیاسی بە ئیمتیاز وەرگرت لەبەر ئەوەی بەڕاستی لە کۆمیتەی ئەنفالەکانە ئەو دەوری هەبووە بەڵام تا ئێستا شێخ سوارە ئەو شتانەی نەدایەوە پێمان و دەستی گرت بەسەریا بەڵام نەجمەدین فریای ئەوە کەوتبووکەوە شت لەسەر توونی مەرگ یعنی توونی مەرگی ئامادە بوو بۆ ئەوەی چاپ بکرێت و ئیم بکرێت
من لە تونی مەرگا بەڕاستی هینی خۆمەیە ڕاستە بە ناوی زیاد عەبدوڕەحمانەوە وڵاوی کردوێتەوە بەڵام تونی مەرگ لە 95 بڵاو بووەوە بەڵێ ئەزانم تونی مەرگ لە 95 پێش 96 بڵاو کرایەوە ئەوە بوو هی جاشەکانی هەر کرد ئەوە بوو جاشەکانی تایە هەر بوون ئەیتر ئەبوایە ڕەنجی ئەو هەموو کەسەی بەبانەدایە بە ناوی کەسەوە بڵاو نەکرایەتەوە بە ناوی کۆمیتەی بەرگری لە مافی قوربانیانی ئەنفال چونکە زیندووترە بوو وەکلەوەی کەوە بە ناوێکی نادیارە بڵاوی بکاتەوە و ڕەنجی ئەم هەموو کەسەش ئەوها بە ینی بەداخەوە دوای ئەوەی لە 96 گەڕاینەوە وەزارەتی ئەنفال و هین دامەزرا وەزارەتی ئاوارە و ئەنفال دامەزرا کۆمیتەی مافی مرۆڤ لە سلێمانی دامەزرا لە پێش ئەوەی سەلاح وەزیر بوو وانە کاک شەخصدیق وزارەت دوایی لە 2003 بەدواوە دامەزرا وزارەت شەیدان بەڵێ لە دوای 2003 نازان بەڕێوەبەرایەتی بوو کێ بوو سعدون چۆن سەلاح ڕەشیدی نەبوو وەزیر نەبوو با وەزیری ئەنفال نەبوو وەزیری مافی مرۆڤ بوو وا بوو سعدون فەیلیش جێگری بوو ڕاستە وایە بەڵێ دلێر قادر بەڕێوەبەری گشتی بوو طبعا کۆمەڵێک کەسیان دانا تەقەی سەریانە هات لە مەسەلەی ئەنفالە بەڕاستی تەقەی سەریانە هات لە مەسەلەی ئەنفالە ئەو هەموو کەسەی کەوە ببوونە ئەکسپرت ببوونە شارەزا لە کاری ئەنفالەکانە هیچ حیسابێ بۆ کەس نەکرا والحاصل من کە بینیم ئەم هینە دامەزرا لەگەر نەجمەدین پەیوەندیم کردوتم نەجمەدین با کۆمیتەکە زیندوو بکەینەوە ئەگەر بە شێوازێکی ترش بێت ئێمە ئەو هەمووینەمانەیە شایەنی ئەوەیەکەوە هەزاران بەحث و هینی لەسەر بکەین نەجمەدین قبولی کرد بزانین هینەکە کۆمیتەکە با بڵێن دایمەزرێنینەوە ئیشی لەسەر بکەین ئەو کەسەی کەوە شتەکانی لابوو پەیوەندیمان پێوە کردو شتەکانیەنا بەڵام زۆر بەداخەوە لای قەڵاچوالان دەستگای زانیاری دەستی کرد بەسەری چون پەنام برد بۆ سعدون فەیلی بە سعدون فەیلی و کاک سعدون بە زۆر هینێکی ئەو هایە یارمەتیم بدە بۆ ئەوەی لە دەستگای زانیاری ڕزگاری بکەین تۆ یارمەتیم بدە بۆ ئەوەی هی بێ بەڵام سعدون فەیلی زۆر بەداخەو زۆر بەینی وتی بووی بەسەر چاو ئەوهاو ینی برادێکی برادەر بوو بەڵام دوایی کە شتەکانمان هێنا وتی یەکێکیتان نادەمەوە هەر ئاوە بەینی وتی یەکێکی نادەمەوە پێتان ئەمە ئێستا بووە موڵکی ئێمە وتم هیچ موڵکی ئێوە نییە ئەوە بە حەقی تۆ نییە و نازانم چی ئیتر دەستی گرت بەسەریە ئەنفالیان کرد بەڕاستی کۆمیتەکە دووبارە ئەنفال کرایەوە بەڵام من توانیم هەندێک لە کاتی گەڕانەوەی ترسێکم لێپەیا بوو هەندێکم شاردەوە بەڕاستی لە ناو جەڵتایەکی گەورەم پێ بوو هەندێکیم شاردەوە ئێستا شەڕیانم گرتووە دەستخۆش فایزەخان ئەگەر قسەی دوا قسەی خۆت بکەیت بۆم لەم بەشەیە دوا قسەی خۆم ئەوەیەکەوە ئێمە وەکو کەس وەکو تاک وەکو با بڵێن تاچی کورد بەڕاستی بە دڵسۆزانە کارمان کرد دەستی یەک بە یەکەی هاوڕێکانم ئەگوشم چاویان ماچەکەم زۆر ماندوو لە ناسانە کاریان کرد یەک لە یەک دڵسۆزتر بووم من کەمترین کەسم کردووە شتم کردووە بەرامبەر بەوەی ئەوانش کردویانە هەموومان زۆر بە دڵسۆزی کردمان بەڵام ئەوەی ڕەنجمانی بە خەساردا بەڕاستی من تاوانباری یەکەم بە یەکێتی ێزانم چونکە نەیان هێشت کارێکی ترمان هەبوو کە ئەمنیستی ئینتەرناشناڵ پەیوەندی پێمەوە کرد ئەینەشت بۆ ئەوەی کارێ بکەین هەر ئەینەشت ئەوەش ڕێگریان لێم کرد تاقە شت کاتوانم بڵێن ئێمە سەرکەوتوو بووینتیایە کتابەکەی میدل ئیست وۆچ بوو بە ناوی جینۆساید لە عێراقا یوس هلتەرمان زۆر هاوکارمان بوو ئەوە یەکێ بوو لەو کارانەی کەوا عەفوان پرسیارێکم یوس هلتەرمان هاوکارتان بوو یان ئەو نووسەری بوو
یوس هەلتەرمان نووسەرەکەی بوو بەڵام یوس هەلتەرمان لەگەڵ ئێمە بوو بۆ شوێنەکان لەگەڵ ئێمەیە سەردانیە یعنی ئێوە چاوساغیتان بۆیە کرد بەڵێ بەڵێ یوس هەلتەرمان لە ئەمریکا کاری لەسەر هینەکان کردبوو ئەو دۆکۆمنتانەی کە دەرکرا کاری لەسەر کردبوو بەڵام کە هاتەوە ئەگەڕا بۆ شوێنێک ئاخر شت کە گەیشتە لای ئێمە زۆر زۆر خۆشحاڵ بوو بەردەوام ئەو شوێنانەی کەوا کارە ساتبار بوون بە تایبەتی گەرمیان و هەڵەبجە و گۆبتەپە و شوێنانە یعنی ئێمە هاوکاری بوون بەڵام نەجمەدین بە هەموو نەوعێ هینی منی کرد کەوا من لە یوس هەلتەرمان نزیک نەبمەوە بۆ تەرجمەکردن تەسکە کەسێکی پەیوەندی بە کۆمیتە ئەنفالەکانەوە نەبوو دەنگەکەت کردبوو دیار تەلەفۆنی بات بەڵام دوایی با بڵێن پاش چاوکە پێکەوتنوینەکانە توانیم لەگەری قسە بکەم وەکو بەرپرسی با بڵێن عیلاقات و ئەیتر ئەوە نهایەتەکەی بوو زۆر زۆر بەداخەوە یعنی تۆ تەرجمەشت حەقی تەرجمەشت نەمابوو لەناو بەڵێ یعنی تەرجمەکانیشیان بە تۆ ناکرد کە ئینگلیزیش دەزای ناو کۆمیتەکەش بوو دەسەی دامەزێنەریش بوویت هەموو تەرجمەکان من بووم بە لە بیدایەیین بووم بەڵام دوایی لابەلا کچێکی تری دۆزی بۆەوە هیچ پەیوەندی بە کۆمیتەکەەوە نەبوو کاکتەها شەزانێ نە ئەندام بوو نە هیچ وەکو چۆن دۆکمنتەکانی برد تەسلیم بە کچێکی تری کرد کە هیچ پەیوەندی بە کۆمیتەکەەوە نەبوو بە هەمان شێوە عینەشت یعنی بەڕاستی شتەکانی لە ئێمە ئەشاردەوە بۆ ئەوەی بەس خۆی لەبەرچاو بێت من زاوامە بەڵام ئەمە بە حەقیقەت من دەستخۆش هیچ منافسەیەکمان نەبوو یعنی منافسە نەبوو لە بەسەر ئەوەی دەنگەکە زۆر کزە فایزەخان ئێستاش کزە نا ئێستا باشە ئێستا باشە کار لەسەر ئەوە کرا ئێمە کاممان ئیشی باش بکەین بۆ ئەنفالەکان یعنی ئەوە مەبەست بوو بەڵام دوایی ئیشەکە چووە ئەوەی ئیتر ئەلئەنا هاتە پێشەوە دەستخۆش فایزەخان سپاس بۆ ماندووبوون سپاس بۆ ئەو کارانەی کردوتە بۆ ئەنفال و قوربانیان دەستخۆش سەرکەوتوو بیت من یەک شتێکیش هەیە بۆ ئەو بین بێ من چەند با بڵێن نووسینێکشم هەبووە لە جەریدا با بڵێن لە ڕۆژنامەکانە لە یادی ئەنفالەکانە لە چەند شوێنێکان نووسیمە لە کوردستانی نوێ نووسیمە لە هەواڵ نووسیمە لە ئەوانە نووسیمە بەڵام بەهۆی ئەوەی کۆمپیوتەرم دزرا و ئیترم دزرا هەندێک لە دۆکمنتەکانم بەڕاستی تیاچوون و ئەستا ناتوانم بگەمە زۆر بەیان و زۆر زۆر سوپاستانی شەکەم زۆر سپاس بۆ ئەوەی کەوە هەرچەند یادگاریەکی تاڵە لە دڵم من وا هەست دەکەم کۆمیتەی ئەنفالەکان وەکو مناڵێکی خۆم بوو بڕواتان بێ ژنێکی ئەنفال چەندێک جگەری سووتا بۆ مناڵێکی من ئەوە جگەرم سووتا بۆ کۆمیتەی ئەنفالەکان بەس حەقی وایە فایزەخان کۆمەڵێ شت هەیە هەتان وایە مەسەلەن مێژووی دامەزراندن مێژووی هەڵۆشانەوە دەستەی بەڕێوەبەرچی مەرگ باس کراوە باسی نەوەڵا ئەوەی من خوێنمەوە بۆ مەسلەی یادەکان هەرەوەندە باس کراوە ئەکرایە هەنێشت ئێمە بۆ نمونە ڕێکخراوێکمان دروست کردووە زانین چیە دای مەزراند و دەستەی دامەزان چییە بووە چیمان کردووە کێ لە یادەکان مۆرەکە لای منە قەینا وەکو مێژوو بەڵگەنامە ئەڵێ مەسەرەن لە چواردە چوارەکە یادتان کردێتەوە چ بەیان نامەیەکتان هەبووە وانەیە کاکتا وایە کۆمەڵێشت بە وەسایقەوە هەبووە ئێستا کە پیشان بدرایە بە وەسایق لەکووە من پێتەڵێم ئەو وزارەتە دەستی گر بەسەر هەمووی لە ڕۆژنامەیەک لە شتێک لە شوێنێک پێشتر بڵاو کرابێتەوە ئەی چۆن ئێمە جەریدەکانمان هەبوو جەریدەکان هەمووی لە ناو کۆمیتەکە بوو یعنی لەگەر هینەکانە بوو لەگەر دۆکۆمنتەکانی پێشووترمان ئێستا خۆ ئەرچیفی کوردستانی ماوە مەسەر نەو ڕێکخراوە لە یەکێتیەوە نزیک بە خۆ لە کوردستانی بێ هەموو شتەکانی ما بێت واللهی ئەوەیان نازانم ئەبێ بگەڕ گران نییە ئیشەکە ئێستا دێمە لای هاوڕێ شەخ سدیق
کاک شێخ ئەگەر تۆ درێژە بە قسەکان بدەیت شتێکی ترمان پێ بڵێیت. وڵی کاک عەلی ئەزانی چۆنە ئێستا ئێمە باز لە قۆناغێکی مێژوویەکەین کە یادکردنەوەکان بریتی بوون لە ئەشخاص و لە شەخص و لە جوهدی فەرد و ئەوانە و کە ڕێکخراویان دروستکردویا بە تاگیشیان کردووە. ئەو ئێستا مەرحەلەیەکی ترە، ئێستا قۆناغێکی ترە لە مێژووی میلەتی ئێمە. ئێستا دەوڵەتی عێراق سەدام نەماوە و حکوومەتی تر هاتوۆتە پێشەوە ڕووفاتەکان ئەو وەختە هەموو ناوێرە ناوی ئەنفال بێن، ئەو وەختە ترسی تیا بوو بۆ بەبیرت دێت، ئەو وەختە ترسی تیا بوو قسەی ناوێرا بکەن. بەڵێ بۆیە ئێستا ئەم قۆناغە ئاسانتر قۆناغێکە پێویستی بەشتی ترە، پێویستی بەشتی ترە. بەڵام شەقی خۆیەتی باس بکرێت. نانا من مەبەستم لەوە نێ باسی نەکەین، یعنی ئەڵێم ئەم قۆناغا وەکو مێژوو ئەفرادەکان و هەندێک ڕێکخرا و دەوریان هەبوو، دەوری کاریگەریشیان هەبوو. بەس لە قۆناغی ئێستا جیاوازترە خوازێ، پێویستە ئەم پرۆسەی ئەنفال و ژینۆسایی لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان زۆر کەم پێویستە ئەمە نەک تەنها وەکو یادی ساڵانەوە بکرێتەوە شین و باوکە ڕۆ بکەین، بریتە لەوەی چۆن ئەم قەزەیە لە ڕووی مێژوویەوە بخەینە ناو کللتوری مێژووی ئێمەوە، چۆن بتوانین مناڵەکانی ئێمە 100 ساڵی تر کە خەڵگات ئەنفالی لەبیر نەچوبێتەوە، جینۆسایدی لەبیر نەچوبێتەوە. بۆیە بە بڕوای من کاک عەلی ئێستا زەمەنی شتێکە پێی وترێ بەحسی ئەکادیمی، زەمانێکە پێی وترێ دیکۆمنتکردن، زەمانێکە ئێستا سۆشیال میدیا، عەقڵی زیرەک، هەموو ئەمانە لەسەر کۆمەلگای مجتەمەعی بەشەری ئەوەکە فلم بەداخەوە کە ئێستا تا ئەم لەحزەی ئێمە قساکەین کەمترین ئەسڵەن من بڕوا ناکەم باش بیمێکی باشمان هەبوو بێ لە تاریخی لە دوایەوە توێکەوە لەسەر ئەنفال، یعنی پشتی وامان نییە بەڕاستیش بێ. کاک شێخ چەندێک ئەنفالەکان ڕووخاوە دقیق مەسەلەن چەند لادێ ڕووخاوە لە ئەنفالەکاندا تا ئێستا زانیاری ئەومان نییە. زۆر شت مەسەلەن زانی چۆنە کاک عەلی ئەگەر ئێستا تا ئێستا ئێمە ئامارێکمان لە دەبەردە سانیە زەرەر و زیانی ئەو چەند ساڵەی تاک و ئەگاتە 91 لە ڕووی ئابووری، لە ڕووی دانەوێڵە، لە ڕووی پەلەوەر، لە ڕووی حەیوان، لە ڕووی بی ئەو کانیەوە ئێمە ئەمانە داتامان نییە کاک عەلی، ینی بەڕاستی ئێستا باشە تۆ ئەگەر ئێستا بێنێ باسی هینەکەین، باسی قەرەبووەکەین بە حکوومەتی عێراقی. حکوومەتی عێراقی بریتی نییە لە قەرەبووکردن لەوەی بێت بۆ گوندەکەت بۆ ئاوەدا ئەبێ قەرەبوورکردنەوەی 30 ساڵ بدا بە خەڵکی بۆ خەڵکە، چونکە تا ئەم لەحزەی کە ئێستا ئێمە قساکەین بەشێک لە دیەکان ئاوەدان نەکراوەتەوە، قوتابخانەیەکیان نییە، دەستەخانەیەکیان نییە، ژیانیان خراپە، ناتوانن بچن بۆ ئەمانە پێویستی بە چۆنەڵی بە قەرەبووە، ینی ئێمە هیچ لەسەر ئەمە ناکەین. باشە خۆ ئێستاەوە دادگای ئەوەی کە سەدام وانە دادگا ئەڵێ هەر کەسێک لە کەسوکاری ئەنفالەکان ئەچن بڕۆ شکاتکەن، بەڵام ئایا تا ئێستا یەک کەسوکاری ئەنفال نەچوە شکاتکە بۆ لەبەرەوەی ئەمە بەشێکی پەیوەندی بە ئێمەمانانەوە کە بیشەکەین لە بواری ئەنفال و جینۆسایدا و تەوعیەمان بۆ نەکردووە، خەڵکمان وشیار نەکردوێتەوە، خەڵکمان پەل نەگرتووە بیبین لە دادگاکانە شکات بکات تێگەی کە قەرەبوو وەرگێتەوە. ئەمە بەشێکی چونکە دادگاکەی کە سەدام و خێڵەکەی سەدام وانێ ئەدامکرا ئەم بڕیارە هەیە، بەس ئێمە ناچین ئەمە بکەین کە سوکاری ئەنفالی فەقیریش ئەم شتانە باش نازانن، بۆ من پێم وایە ئەبێ ئیش لەسەر ئەم چەمکەکەین چۆن بتوانین قەرەبوو چەند بەرنامەیەک هەر لێرە پێشەشکێن و بڵاویکەینەوە خەڵک قسە بکات قسە بکەین خۆمان لەسەر ئەم بابەتی قەرەبووکردنەوە سکاڵا تۆمارکردن و دادگایی تاوانباران قەرەبووکردنەوەمان هەمووی بابەتی مهمن. ئەزانیت چۆنە کاک عەلی ئێستا خۆ سیرکە ئێستا محاضەرەیەکم بینیوە کاتی خۆی 2 دکتۆر هاتن بەس لەسەر چۆنیەتی قەرەبووکردنەوە، یعنی محاضەرەکەی توای دای پێمان تقریبا 1000 وەرەقەیە، 1000 لاپەڕەیە، یعنی قەرەبووکردنەوە ڕەنگە من نتوانم ئێستا بەم 2 کەلیمەیە مەسەن قەرەبووکردن چۆ شمولێکە، چۆن موقعی جوغرافیای مەسەن لە چۆ شمولەکە، ئێمە ئیش لەسەر ئەمە ناکەین کاک عەلی. 2 شتێکی تر هەیە ئێمە بە نووسەرەکانمان بە ئەوانەی ئیشەکەن یەک شت وەرەگرین، یەک شت ئایا لە پرۆسی ئەنفالا کەس نەبوو خەڵک ڕزگارکە چۆن نەبوو کەکە لە هۆڵۆکۆستە کە
کراوە دوای 6 ساڵ دوای 100 ساڵ هاتوون ئەگەڕێن کەسێک ئەگەر جوولەکەیەکی ڕزگار کرد بێ خەڵاتێکن ئێمە کاکە خەڵک ئێمە تەنها یەک شتە بینین وە پاداشتی ئەوە ڕێزیش لەو خەڵکانە بگیرێ کە ڕۆژێ لە ڕۆژان کەس و کارێکی ئەنفالیان ڕزگار کردووە پاراستوێنە دەیان ماڵ هەیە لە سنووری چەمچەمال و لە سنووری بازیان و لە کەرکووک و لە هەموو شوێنەکان بە شەشمان خەڵکیان پاراستو نەیان هێشتوان کار بکرێن کاکە هەزاران ماڵەیە ئەوانەی ئاماری پاراستیانەوەی فایزەخان باسی ئامارەکەی کرد هەزاران ماڵ لە چەمچەماڵە لە سلێمانیە لە زەڕایەنە نازام لەکوێ ئەو خەڵکیان پاراستو کاک عەلی من مەبەستم چییە ئێمە ئەبێ هەموو شتێکی ئەنفال وەرگرین تاوانبار و ئەوەی کە یارمەتی ئەنفالی داوە مەسەن بۆ نمونە شتێکی تر هەیە ئەوەی کە تا ئێستا کراوە لەسەر جەرائیدی لەسەر ڕۆژنامەی بەعز یا باڵێن گوتاری بەعز لەسەر ئەنفال کردوێتی ئەمن یەکەمین کەسم بەحسی ماستەرەکەم لەسەر ئەوەیە تەختیە سەحافە عێراقیە للعملیات ئەنفال و دوای ئەوەش کاگاس جەباری لە سلێمانی بۆ بەحسی بەکالۆریوسەکەی شتێکی ئامادە کرده بوو ئێمە هیچ بەسەر ئەمە ناکەین مەسەن بۆ نمونە بەس ئەڵێن کورد قساکە کورد کاکە لە پشتی ئەمەوە ئەوانەی کە بەشێکن لە تاوانبارەکان تاوانیان کردووە یا ئاگادارن ینی بەڕاستی ینی چۆنەڵێ ئێستا ئەو ساڵە ئێمە چوون بۆ ناوی چیە بۆ نوگرە سەلمان تەڵتەورکە ئەندێک خەڵکمان بینی لە ناو نوگرە سەلمان دووسێ پیاو بوون بە تەمەەن بوون وانە لاماندا لایەن پێشۆی چین بۆیە وتی ئێوە بۆچی بە دوایی پرسیار لە ئێماکەن وتی ئێمە خەڵکمان زۆر ڕزگارتەوە بەس بۆ ناچن ناوێکی وت والله ناوەکەم ئەبوو تعلانە ئەبوو چێە وتی کاکە قایم قامی ئەو کاتەی ئێرە کورد بووە کورد خەڵکی کفریە بڕۆن لەو پرسن هەموو معلوماتێکی دایە کاکە ناوی ئەساسی ناوی هینیان نازانی ینی ناوی من زۆر پرسیارم کرد کاکە شێخ بەس بێن ئەمە وردەوەکەین چەند کەسیان لە نەگرە سەلمان ڕزگار کردووە ئایا لە نەگرە سەلمان کەس ڕزگار بووە حەسەب با من یەک شت پێ بڵێم کاک عەلی وەمزانم کەس ڕزگار نەبوو یەک حاڵەتی پێ بڵێم ئێمە کە چوین دانیشتین لە ئەعدادێ ئین عەفو معهدێک هەبوو چوین دانیشتین مجموعەیە مامۆستان زۆر احترامیان کرد لە ڕاستیە زانیان ئێمە شیوعین ئافرەتێک دیار و باوکیوانە شیوعی بوون کە من و فازڵ عەباس من و ئاوڕێ فازڵ عەباس پێکەوە بووین کە چوون لێوێ دانیشتین ئەزانی ئەو کچە حەدەسێکی گێڕایەوە حەزەکەم بزانێ زانی وتی چی وتی کاتی خۆی کە ئەنفال عەفو هەڵەبجە کیمیاباران کرا وتی دراوسێمانە دراوسێ کابرا وتی برادەرەکانی لە هەڵەبجە بوون وتی چوو بۆ لای هەواڵی برادەرەکانی بپرسێ ئەوە دوای لە گەرمەی ئەوە کیمیابارانە ئەمە کچێکە لە چۆ قسە بۆ ئێماکە لە ناوی چییە سەماوە لە سەماوە قسە بۆ ئێماکە وتی چوە ناو کۆڵانەکانی هەڵەبجەوە چۆڵە هیچ نییە تی بە کۆڵانێکە ڕۆی گوێ لە دەنگی مناڵێک بوو مناڵ ئەڵێ ئەم پیاوە مناڵەکەی هێنایە بۆ سەماوە ئەڵێ ئەزانێ ئەم کچە نە ئەزانێ کووردە نە ئەزانێ هەڵەبجەیە تێگەی نە ئەز هیچ ئەزانێ شووشی کردووە و هەر ئەو برایانە بە برای خۆشی ئەزانێ حەزەکەم کاکە لەمانە لەم چیرۆکانە زۆرن ئەگەر ئێمە بەڵێ ئەوە هینیان ئەتوانم ئەم نمونێ بگەڕمەوە بۆ ئەیانەوت فلان کەس لە فلان شوێنە فلان کەس لە فلان شوێنە هاتن کۆمیتێکیان دروست کرد بۆ هەژدە کچەکە منیشیان بووە نەکبەتی لە ناو هەژدە کۆمیتەکەدان ئەمە ساران پرسی وتی چی بکەین وتم ئەوە یەک مەقالەی لەسەر ئەم نەو عەبابەتە نووسیوە لە فلان کەس لە فلان شوێنە فلان کەس لە فلان شوێنە هەموویمان بان کرد کاکە تۆ مەقالەت نووسیوە فەرمو وەرە ئەوە پارە ئیمکانات فەرمو بڕۆ ئەو نەفەرەی کە ئەڵێ بۆمان بێنەوە ئەزانین لە ئاخیرا هیچ دەرنەچوو هیچ دەرنەچوو ئەزانی تۆنە خۆ باەک کە بخەیتە ئەمەلی شەخی دەرناچێت یعنی تا کاک عەلی با من یەک شت پێ بڵێم ئەزانی محافظی سەماوە وتی چی وتی یەک قەرارێکم بۆ بێنن لە حکومەتی هەرێمی کوردستانەوە یا لە حکومەتی عێراقیەوە
هەموو تاوانباران ئێمازانین هەمووانتان بۆگری ئەزانی ئەم خەبەرە لە 2006 و 2007 بە قیادەی سیاسی کوردستانی وتراوە وتوانە وازی لێبێنن تاکە هەندێک شت هەیە کاک عەلیجان ئەمانە ئێمە خۆمان کورد بەشێکین لەوەی کە نەمانویست ئێستا فایزەخان زۆر شتی باشی جوانی باشتر بەڕاستی ینی خۆ ئەوە حقیقەتی ئەم وڵاتی ئێمە سیاسەتی ئێمە نیشتیمانی ئێمە بەداخەوە ڕێگری هەیە باشە مەسەن ئێستا ئێمە ئەڵێین جاشەکان دادگای بکرێت بڕوات هەبێ جاشەکان مستەشار مەبەستن مستەشارەکان خۆیان ئەگەر عاقڵ بن ئێمە پێ بڵێن ئەمە بەراعەتی وەرگرتووە بەس کاکە ئێمە ناکەین ینی کورد ئەمە ناکات دەسەڵات ئەی پارێز تێگە ئەویش با بڵین دەسەڵات ئەی شارێتەوە ئەنفالە شارێتەوە تۆ ئێستا خۆت بەشێکی لەوانەی کە گۆڕە بە کۆمەڵەکان ئێستا بڕۆ چەند گۆڕی بە کۆمەڵ هەیە کاک عەلی لەو خەماوە و لە عەرعەرو نازانم چی ئەزانی ساڵانە تراکتۆر ئەیان کێڵێ و تێگەی ئەکێڵدرێ و ئەبێ بە گەنم و بە دەغڵ و بەدان و زرعاتی لەسەرەکرێ لەسەر گۆڕە بە کۆمەڵانە کاکە خۆ ئێستا ئێمە ئەنفال کرا لە سەردەمێکی مێژووی تاریخیە ئەمەی ئێستا بە بەرچاوی ئێمە کرێ بە لاشەی ئەنفالەکان و ڕووفاتەکانی ئێمە لەوە کارە سات بارترە کاکە بەس چێ ئەم حکومەتە ئێمە قسە ناکە حکومەتی عێراقی وەلا حکومەتی عێراقی بۆ قسە بکات کە ئێمە خۆمان بێدەنگین بەڕاست ئەمە کارە ساتە بۆ ئێمە کاک عەلی بۆیە من ویستم لەو ئاراستەیە قسە بکەم یعنی بۆیە ئێمە کاکە ئێستا ئێمە پێویستمان بە فلم یعنی فلم ئێمە ئینتاجی فلیممان نییە بۆی خەڵکمان ناسێ بە وتارێکی سیاسی بە حیزبی سیاسی ئێمە ناگەین بەهیت ئێستا من حەز ناکەم کاک عەلی لێرێ ئەو کاک عەلیە لە ئەوروپا لەگەڵ کۆمەڵێ برادەرە دەوری زۆر کاریگەریان هەبووە لە حیزبە سیاسیەکان کاریگەرتر بوونە لە ئەوروپا بۆ ناساندنی کەیسی ئەنفال و جێنۆسایدوانە بەس کاکە حیزبێکی سیاسی ئەمە ناکا ینی مەبەستم دەسەڵاتە بە تایبەتی کە ئەمە ناکە کارەسات بۆ ئێمە دروستە بێ بۆ میلەتەکەی ئێمە دروستە بێ خەڵک بێ بە بەها سەیری تێکۆشتان و دروستیان کرد وا وردە و تەوامەران نامرن هیچ بەدەستەوە نامێنێت هیچ بەدەستەوە نەما چێ دادگایەکەی چییە خۆتون لە ڕێگەی دادگاوە نەبێ با پێ درێم ئەم ئەنفالە بە جینۆسای ناناسێن ئەرە لە نەروی جوابوو لە سی دوابوو لەوێ وا بکا کە تانەیاتە سەر دادگا تانەیاتە سەر شت هیچ نابێت باە بە تاکید ڕاست بۆیە ینی کاک عەلی خۆی ئەمان ناکرێ ینی بەداخەوە ناکرێ یا شەرجان ئەگەر قسێکت ناوە بیکە ئەگەرنا دێنە سەر بۆ خۆشحاڵ بووم لەگەڵم کاگ سەهاش و هەروە فایزەخان و لەگەڵ بەڕێزدا زۆر سوپاس بۆ بەڕێزدانەری تازە بۆ خەڵکی ئێستا ڕوون کرا زۆر بەرنامەیەکی باش بوو کاکە تاگیان تۆش قسەی خۆت گیانەکەم وەڵاهی بابەتەکە درێژەی کێشا بەڵام بەڕاستی وەختمان هەیە زۆر باشە باسی لیستەکانت کرد بەڕاستی منش برادەرانفەنی ئەو فۆرمانی کە لە لای خۆم بۆ کونوسینگەی فالەکان هەمووی لە ناو جانتایەکە هەڵم گرتبوو لە 96 کە ڕاکردنەکە دەستی پێ کرد سیوێکیاب لە سەر ئەزمەر جەماعەتی مەحافزەی کەرکووکم بینی وتیان شێت دە پێم یا شێتە چکم دامی تۆ ڕابوون لە سەر ڕازەکان ها شێت ئەمە چیە بەدەستەوە وتم ئەوە لەگەڵ ڕحمایە کەی ڕحم دەرچوو ئیجاوەش بە ڕزگاری لێ وتی بڕۆ ئێمە مەحافزە مەستانەتەوە ناسوێنی بردم لە گەشتی شانەقسێ شاردمەوە لەگەڵ هەنێ لە خزمەکانی خۆمە خزمەکانی خۆم کە کاتێ دوایەوە گەڕابوون و هەرچێ من دوایتر نەگەڕامەوە دەرچووم وتیا وەڵا تا لە شانەقسێ شاردێ و لیستەکەی فڕە نەداوە هەرچە لەوتیان کوان لەکوێوتم ئەو با بخۆیان بڕۆن لەکوێ تاکە شەخص کاک عوسمانی شاسوار نەبێت بە کەسی بکەی ناگەن فعلا لە دوای عوسمانی شاسوار کە کاک عوسمان پەیوەندی پێمەوە کرد زانیم پێی بڵێم لەکوێ و حەزم ڕۆژ لیستەکەی دەرکرد بەڵام نازانم چی لێیانە بەڵام ئێمە ئێستاکە باسی ئەمە کارتاتاکە ئێمە تاوکو لوبێکی کوردی دەروست نەکرێت وەکو چۆن فەڵەستین چۆن جوولەکە لوبێکی دروست کرد لە دەروی وڵات بە جونۆساید نەناسرێ ئێمە ناتوانین قەرەبووی ئەو کەس و کارێفاڵە بکەین ئەو لادیانە ئاوەدام کرێتەوە دووبارە تا ئێستاکە حکومەتی عێراقی بە جونۆسایدی نەناساردووە کورد خۆی بە جونۆسایدی نەناسوونە تا ئێستاکە
ئیتر حکوومەتی عێراقیان UN چی بەیان بکات لە نەرویج هەوڵێکماندا نەرویج بەڕاستی ناساندی بە جونەسەر بەڵام چی بە تەنا وڵاتێک چیە کرێت ناخقینا قانونی بڕیاری پەرلەمانەکانیش بڕیارێکی هاکەزاییە ناچێتە بواری ئەوەی کە شتی ئەگە بڕیارێکی گشتی نەدرێت لە UN هیچ سادێکی نەکە بە هەیەمانزای وڵاتە بری جونەسایدا هەر ئەوەی نەرویج ئەگەر لە ڕێگەی دادگاییەکۆ بێ لە ڕێگەی وزارەتی عەدلەوە بێت ئەچێتە مەجانی حکومەتەوە ئەو وەختەوەی نکۆڵی لە ئەنفال بکات حکومە درێت ئەگە بە جینۆساید بناسێنرێت مەسەڵەن بەڵام کە پەرلەمانە ئیتر بە شێوەیەکی عاتفی لەوانەیە دەنگدانیژمە بڵێن پەرلەمان دەنگی قبولی کرد بە دەنگدانێکی بەسیط دەنگیاندا بە جینۆساید دێناسێن و لەبەر خاترم کۆمەڵە لاوەکە کاریان بۆی کردو تەنها ئەوە نەبووە گینا خۆشتێکە چی بوو دوو سیمیناریان بۆی کرد لەناو پەرلەمانی نەرویجە و کۆتاییان باوەزعەکەیانەوە لە 2004 و 2005 شتەکەی تر هەنێ خۆتوتەری ئەمەنەوەتی وات کرا لەگەڵ ئەو گروپەش ئەو گروپەش نەما ئێستا هەمووی خۆماوتەری شای لێداتەوە هەرچیەکە چۆن فایدەخانوتنی هەرچیەکمان کرد هەمووی بە باڕۆژ ئێستا کە مەجموعەی خەڵک دروست بوونە ئێستا پێش ئێستا بەرنامەکەدا تایبەت قسەمان کردەیەکەوە وتی لە 2004 بەداوە هەنێ خەڵک دەست ئەزان ئەنفال چییە بەڵام ئێمە خۆماوتەری لە نەوەتەکان و ڕاکەڕەک بۆ ئەنفالمانیزاکە کێ ناوی ئێمە دێنێ هیچ کەس هەروەکو ئەڵە جوندی مەجوولەکە جوندی مەجوول لێ ژیانەماوی ئێستاکە من یەک هاتمەوە لە ماوەی ڕابردووە لە یادی ئەنفالە لێ بووم ئەوە کاکە تۆ چی وتم وەڵا ڕاستەکە نێوە هەمووتان تازە نازانم ئەمانە کێن لەسەر شانۆکانیان بینم دووجار ڕۆژمە کەلار و ڕۆژمە چەمسەماڵیش بە هەما شێوە خەڵکەکەم بینی یعنی ئەمڕۆ ڕێگای ئەو هەموو چالاکی هەمووی بە ئاو بردی من ما بەڵێم ئاو بردی بەڵامەوە لە خۆشبەختانەمە زەمیری خۆمان مرتاح کرد کە توانیمان ئەوەی کە لە توانامانە بە خۆبەخشانە کردمان هیچ شتێک بە ئاوە ناڕات هەموو ئەو شتانە ئەمێنێت کە ئەو وەختانە چی شتێک کراوە و نەکراوە ئینجای سەر فۆرمەکان ئینجای سەر هەویەکان هەمووی ماوە خۆی سەریکە ئەم یادکردنەوانە چەند قۆناغێکە قۆناغی پێش ڕوخانی سەدام و قۆناغی دوای ڕوخانی سەدام بەڵێ قۆناغی پێش ڕوخانی سەدامیان سەرەتاکە وەکو باس کراجاش ئەو وەختە لە قیمەی دەسەڵاتە و چی ئەوێرا باسی دادگاییان بکات چی ئەوێرا لەسەرەوە تەرحیلکرا لەسەر من بەری منشی ئەفالمەکە لەسەرەوە تەرحیلکرا لە کەرکووک مەبەستمەوەیە هەبوو کاتە بابەت شەنووسی ناوێرا بەناو خۆی بڵاوی کاتەوە ناوێرا بەشداری کۆنفرانسکە ناوێرە بەشداری وەڕ بکە خۆ دەرگا کراوەی و هەموو کەسێکە توانێت چالێکیەکان بکە بەڵام بۆ ڕدایکە نانایکە ئیمکانێتێکی مادی زۆر هە لە بەردەستیانە بۆ نایکەن بۆ زەخت لە حکوومەتی عێراقی ناکرێت حکوومەتی عێراقی خۆی بەڕەسمی بە جونۆسایدی بناسێنێ چەند ناپەرلەمانمانە 50 ناپەرلەمانمان لێ لە بەغا تا ئێستا توانێت چی بە وەزیر و بە پەرلەمان شتێ بکەن نەبەغا هیچ تا ئێستا توانیانە بۆی کە گەنجەکانمان بە پۆلیس و بە شتی لاوەکیەوە مەشغوڵکە نایە لە بڕۆن لادەکان ئەوەداکەنەوە تۆ بڕۆ دامی بکە لادەکەوەدا بکەتەوە باشتر نییە بێت پۆلیسی بۆ تۆ بکە لە یەک شتێتر با باسکەین چی قەزەیەکەیە لە کوردستانە 100 کەس خۆی کاتە خاوەندی من ئەچم لە دادگای فیدرالی سکاڵاکەم من ئەچم واکەم من قارەمانم من موچەمێنە نانە ڕاوەستە یەکێک ئەوێرێ بچێت سکاڵا لە دادگای فیدرالی لەسەر جاشەکان تۆمارکەت لیستی جاشەکان بە ئاشکرا نییە بابا هەیە چۆن نییە ئەڵێم کەس سراوە هەیە مەبەستم ئەوەیە ئەو ئیشانەشی ئەکرێت هێشتاکە نەبووتە ئیشکارێکی جددی قوڵ و هینانە هێشتاکە ئەو وەک پێشتر ئاماژەم پێدا پێش ڕوخانی سەدام نەوعێ بوو دوای ڕوخانی سەدام نەوعێ بووی بۆ نمونە ئەو 67 ناوەی وەختی خۆی ئەوەی ئێوە گرتان کە دۆشتێکی مێژووی بوو من بۆ خۆم چاپ استنساقمە کرد و لە شەقامەکانی هەولێر تەوزیعمە کرد کاتێکە ئەو فستیڤاڵ و یادانەی ئەنفالمانە کرد تاکە سەرچاوە لەو کاتە بۆ منێک ئەوە بوو بە ئازایەتی مەزانی لەنەوەتەکانە زۆر بێوێنە بوو یعنی ئازایەتێ بوو لە لوتکەیە هەموو ئیشانەی کە کرا لەو کاتەدا ئەو ئیشانەی ئێوە کردوتانە
ئێمەش لە هەولێر کۆمەڵی ئیشی باشمان کرد هەر لە کەس ئێمە بە تەینابوومان ناکرا ئەگەر پشتگیری ئەو جەماوەرە نەبووە کە لەگەڵمان ئێمەش لە هەولێر ئیشی باشمان کرد ئەوەی ئێمە لە هەولێر هەبوو لە کەلار هەبوو لە چەمچەماڵە بوو لە هەموو شوێنە لیژنەی تایبەتم خۆی بە بە شەخصی بەم دەکەسە ناکرا ئیتر ئەمە هەمووی ئەوەی لێشین بوو لە 2010 تا ڕۆژی 4 بوو بە ڕۆژی ئەنفال ئەوەی لێشین بوو کە جاشەکان ناویان بێتە سەرزاری خەڵکی ئەوەی لێشین بوو ئەنفال ئێهمال نەکرێت ئەوەی لێشین بوو دەیان و سەدان و سەر لە ڕێی ئەو نووسینانەی ئێوەمانان و ئەو خەڵکەی ترەوە گرنگیان بە بواری ئەنفال و جینۆسایددا چەندین ڕێکخراو لەو بۆ ئێستا ژمارەی ڕێکخراوەکان جینۆساید لە 30 زیاتر ئەوانەی بۆ ئەنفال و بۆ جینۆسایدی شەکەن لە کوردستانە ئەمە هەمووی بەرهەمی ئەو ئیشانەی ئەو سەرەتا هەر شتێک سەرەتای نەبێ کۆتایی و گەشەکردنیشی نابێت زۆر مەکرۆوانەی سەکە خاوەن کوێخا و خاوەن دێوەخانی خۆیان لە من تۆ باشتر وەکو ئاغاژن تەڵان وایە ئەوەش ڕۆژی و دەسەڵاتەیە لە کوردستان ڕۆژیان دەسەڵاتەیەکای بینین بەڕاستی دێ داخە ئەگەر لێم قبولکەن پێشنیارێکمەیە ئێمە ئەتوانین بە وێنەی کۆمیتەی ئەنفالەکان بە پشتبەستن بەو دۆکۆمنتارە چکە هەنێ لە دۆکۆمنتەکان من نەزانم لە ئەمنە سوورەکەیە هەندێکشی لە وەزارەتی ئەنفال و شەیدانە ئێمە ئەتوانین هەر بە ناوی با بڵێن دیراسە و بەحثکردن ئێمە کۆمیتەیەک لە دەرەوەی هەرێمی کوردستان دروستکەین ئەم باشە لە کەرکووک بێ کۆمیتەیەک دروستکەین بەو کەسانەی کەوا ڕاستی بە خبرەیەکیان هەبووە لە هینی ئەنفالە دەستخۆشی لەوانە شەکەم کەوا ئیسە دەستیان داوەتە ئەم کارەیە بەڵام ئەوانەی کە کاریان کردووە بە حکمی ئەوەی شارەزاییەکیان پێیان کردووە و هەروەها مەسەلەی دڵسۆزیەکە عنی بەڕاستی ئەتوانم بڵێم پێوەرێکی گەورەیە کەەوە ئێمە دەستماندایە و بەو زروفە ناخۆشە پیشمان کرد کۆمەڵێک پارێزەری باش وەکو خۆبەخش ڕێنمایەکانیان وەرگرین بۆ ئەوەی ئێمە چۆن بتوانین دۆسیەک دروستکەین ئەو دۆسیە بخەینە بەردەم محکەمەی فیدرالی و هەروەهای بیخینە بەردەم پەرلەمانی عێراقا بتوانین لەگەڵ شیعەکانە بە تایبەتی شیعە باشەکانە ئەوانش مەسەلەی جینۆسایدیان هەیە ئێمە بتوانین بۆ هەردوو مەسەلەکە هاوکاری یەکتری بۆ ئەوەی بتوانین کەیسی ئەنفال بکەین بە کەیسێکی با بڵێن چۆن ئێستا مەسەلەی تەڵتین لەینایە لەناو عێراقا بیکەین بە کەیسێکە بۆ ئەوەی ئەو خەڵکە با بڵێن بێئومێدتر نەکەین چونکە نەوەکانیان ماوەتەوە ئەوەی تریشی ئەگەر هیم بوو قەرە بووە مەسەلەی قەرەبووکردنەوەکە بوو ئەوە باشتریش بۆ ئەوانەی کەوا ماونەتەوە ئێمە بتوانین چەند گوندێکی نمونەیی دروستکەین بۆ ئەم کەس و کارانیان بۆی بتوانین ئەوەی لە ژیانیان ماوە توزە بەڕەفاهیە بژین ئەگەر پێشنیازەکەم بە هەند دیار بگرێ من ئامادەم وەکو چۆن جاران کارم کردووە بە هەمان شێوەکاریشی تیا بکەین و برادران لە دەرەوەش هاوکارمان بن ئەوە شتێکی باشە چونکە ئەبێ بە تەواوی ئێمە لە سەرەتایە پشت بە خۆمان ببەستین بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو کۆمیتەیە بهێنینە سەر پێ ئەمە وەکو پێشنیازەکە ئەگەر لێم قبول بکرێ زۆر سپاس دەستخۆش بەڕێزان قسەیەکتان ماوە یان قسەتان هەیە لەسەر قسەکەی فایزەخان والله خۆ ئەگەر کەس یعنی مەسەن ئێستا خۆ لە بینی ئەم ئێمە قسەی کردۆش مەسەن بۆ نمونە ئێمە توانین دامیکەین بڵێن ئیش بکە بەڵام ڕەنگە من نەتوانم تۆ نەتوانی ئەمە عملەیەکە یعنی ئەبێ خەڵکێکە بێ بەم ئیشە تاقەجینا خۆ ئیشێکی باشە ئەگەر بکرێ بەڕاستی ینی دەستی خۆش بە ینی ئەکرێ لەسەر ئەو فکرێ لەسەر بکە ینی بەڕاستی چی لەسەر ئێمە دەیکەین وەکو سەربازێک لە خزمەتی فایز هەر سەربازەونەکەی زاران و ڕبە خێراتی ئەگەر قسەتان نەماوە بەڕێزان ئەوە کاک شەماڵیش سەعاتونیە زیاترەوە لەسەر خەتە لە پشتمەوە کۆتایی بە بابەتەکە دێنین ئێتر ئەم شێوە بابەتە هەوڵە دێنەرەوە مانگی جارێ شتێکی وە ئێتر خەڵکی جیاجاش بێنین لەسەر ئەنفال و لەسەر ئەو پرۆژە و شتانەی کە هەیە قسە و باز بکەن و گفتوگۆی لێ بکەن و دوایش
خەڵکێکی تریش گوێمان لێ ڕابگرێ و بڵاوکەنەوە. زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان، سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون، سپاس بۆ هاوڕێ شەماڵیش و سپاس بۆ کەناڵی هیواکە ڕێگەمانیدا ئەم بەرنامەی پێشکەشکەین تا بەرنامەیەکی تر و جارێکی دیکە هەر شاد و سەرکەوتوو بن. سپاس.